باینتا باشمون ڕێبینە ڕەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەمڕۆ بۆ ماوەی 1 ساعت و نیو لەگەڵتان دەبین و چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان ئامادە کردووە. هەروەها لەگەڵ پایامنێرانمان لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستانەوە بۆ وەرگرتنی دواترین زانیاری هەروەها چەند بابەتێکیش کە لەگەڵیان گفتوگۆ دەکەین وەریان دەگرین. لەگەڵ ئەوەشدا سێ تۆری سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەم گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی هونەری بەرگری و پێویستیە و هونەرە بۆ هەردوو ڕەگەز لە ڕەگەزی نێر و ڕەگەزی مێ و بە تایبەتیش قسە لەسەرەوە بابەت دەکەین تا چەند پێویستە هونەری بەرگری لەنەو هێزەکانی ناوخۆدا بێتە وانەیەکی سەرەکی لە کاتی مەشق و ڕاهێنانەکانیان. لە تەوەری دووەمیشدا گفتوگۆ دەکەین لەسەر گرفتە تەندروستیەکانی ئیدارەی ڕاپەڕین لە ماوەی ڕابردوودا بەهۆی گرفتە تەندروستیەکانی و ناوچەی بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەری تەندروستی ڕاپەڕین دەستی لە کار کێشایەوە بۆ چەند ڕۆژێک دەبێت بەڕێوەبەرێکی نوێ دانراوە. ئەم بەڕێوەبەرە بە هێز و گڕوتوینێکی بەهێز و بە ئەکتیڤیتێکی زۆرەوە هاتووە دەڵێ دەمەوێت گرفتەکانی تەندروستی ناوچەکە چارەسەر بکەم بە تایبەتی لە گرفتی تەندروستی مانگرتنی پزیشکان و نەبوونی پزیشکی پێویست و هەروەها لە بابەتی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا گلەیەکی زۆر لە تەندروستی ڕاپەڕین هەیە کە بە پێی پێویست پشکنین ئەنجام نادرێت تا ئێستا و نەخۆشخانەی کە تایبەتە بە نەخۆشە گوازراوەکان یاخود تایبەتە بە چارەسەرکردی ڤایرۆسی کۆرۆنا تاکو ئێستا لە ڕانیان نەکراوەتەوە. ئەمە و چەند گرفتێکی دیکە لەگەڵ میوانەکەمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە کۆتاتەوەریشماندا بۆ بڕیارە سبەینێ جوتیارە نمونەیەکەی هەڵەبجە ئازاد محەممەد کە هەمیشە کاری دایەنان و جیاوازی هەبوو بە پەرەپێدانی کوشتتوکاڵی هەرێمی کوردستان پێشانگایك یاخود فستیڤالێکی تایبەت بە بەرهەمە ناوخۆیە کوشتتوکاڵەکان بکاتەوە. دەڵێت دەمەوێت داکۆکی لە بەرهەمە کوشتتوکاڵەکان بکەم، دەمەوێت بازاریان بۆ دروست بکەم. بێگومان ئازاد ئێستا لە ناو هەرێمی کوردستان توانین بڵێن لە باشووری کوردستانیشدا ئێستا پیاوێکی ناسراوە، جوتیارێکی زۆر ناسراوە، بەرهەمەکانی لە زۆر لا ناسێنراون. بێگومانم کە ئەو فستیڤاڵی کردەوە دەبێتە دەرفەتێکی گەورە بۆ بازارکردنی زۆر لە بەرهەمی جوتیارەکان. سبەینێ فستیڤاڵەکەی دەست پێ دەکات تاوەکو 2 سبەیش بەردەوام دەبێت و تا ڕۆژی پێنجشەممە و هەینی لە ناو کێڵگەکەی خۆی لە نزیک ناحەی سیلوان لە سنووری دارەی پارێزگای هەڵەبجا ئەو فستیڤاڵی دەکاتەوە. ئەمە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمداندا باس لە هونەری بەرگری کەسی دەکەین. هونەرێکە کە هەنگاو بە هەنگاو ڕاهێنەرێک هێناویەتە ناو هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی بڕوانامەی نێودەوڵەتی دەڵێ وەرگرتووە بۆ خۆی دەڵێ یەکەم کەسم لە ئاستی هەرێمی کوردستان و عێراق بە فەرمی بڕوانامەیەکی نێودەوڵەتی لەم بابەتە وەرگرتووە. دەڵێ 2 بڕوانامەی دیکەشم وەرگرتووە لەو بابەتەیە، ئەوانیش ئاشکرا دەکەم و هەروەها باس لە پێویستی ئەم هونەرە دەکەین بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێ بۆ لە زاراوە جیهانیەکەی سێلف دیفێنسەواتە ئەمە بۆ بابەتەکە بۆ ئەو نییە کە خۆت شەڕ بکەیت، ئەبێت بۆ بەرگری بەکاری بهێنی بەرگریکردن لە خۆت بۆ ڕەگەزی چ بۆ ڕەگەزی نێر و چ بۆ ڕەگەزی مێ. لە هەمان کاتیشدا پێویستی ئەم هونەرە لە نێو هێزە ناوخۆیەکان، هێزەکانی پۆلیس، ئاسایش، تەنانەت هێزی پێشمەرگە، پۆلیسی چالاکە مەدەنیەکان تا چەند پێویستە لە مەشق و ڕاهێنانەکانیاندا ئەم هونەرە بزانن. هەندێک حاڵەتی ڕوبەڕووبوونەوە ڕوودەدات بەداخەوە لە هەرێمی کوردستان تەقەکردن تێدەکرێت. جگەیەوە تەقە بکرێت ئەم هونەرە بەکاربێنرێت کە هونەرێک تا ڕادەیەک بێ زیانە، گرفتێکی ئەوتۆ دروست ناکات و دەتوانێت و کەسە بەرگری لە خۆی و بەرگری لەو شوێنەشی بکات. گفتوگۆ دەکەین لەگەڵ ڕێز ئارش عەبدولقادر، ڕاهێنەری هونەری بەرگری کەسی. کاک ئارش ڕۆژ باش بەخێر بێی. زۆر سپاس کاک ئارش. لە بابەتی هونەرەکەت من ئەندێک سێرچم کرد هەم لە پەیجەکەی خۆت هەم لەو شوێنانی دیکە کە چاوپێکەوتت کردبوو. بابەتێک زۆر سرنجی ڕاکێشامەوەی کەوتت ڕۆشنبیری بەکارهێنانی ئەم هونەرە. ئەم هونەرە ئێوە سەرەتا کە کەسێک دێ بۆ لاتان چی پێ دەڵێن؟ ئەستۆ خۆ فێری بەرگریکردنیەکەن و حرەکاتەکانێکەن یان چییە؟ زۆر سەرەتا بە ناوی خۆی گەورە دەستخۆشی بەرنامەکەتانی دەکەم. خۆی دەستپێکردنی ئەم یاریە کاتێک کەسێکە یە بۆ لای ئێمە یەکەم شت کە ئێمە فێری دەکەین هونەری قسەکردنە، شێوازی قسەکردن، گفتوگۆکردن لەگەڵ کەسی بەرامبەرە. کاتۆ کەسێک کە بەرامبەری تۆ با بڵێن بۆ کەسانی مەدەنی
کەسێک بەرامبەری توێ کە سوکاتی پێکان تەعدیدەکە یان ئەوێ شەڕ لەگەڵاکە تۆ لە شوێنێکی با بڵێن گەشتیاریایی لە پارکێکای لە شوێن با بڵێن بازارەکەی مۆڵەکەیت کەسی هەیە ڕوبەڕووی تۆ بێت و ئایا کەسە سەرخۆشە باڵێن نەخۆشی دەرونی هەیە ئایا هەر شتێکە تۆی بزانین چۆن قسەی لەگەڵاکەیت نەک ئەوەی کە خاوەنی هوەرێک بیت لە هوەرە قیتالەکان ڕۆی لەسەر ئەم کەسە خۆت تاقیکەیتەوە پێش هەموو شتێک ئەبێ هوەری قسەکردنی تەواو بێ لە هوەرەیە ئیجا دواتر پەنابێتە بەرگریەکە دوای ئەوەی تر ئەو کەسە تۆ بێ با بڵێن ئەم هوەرە جیاواز لە هوەرەکانی کە ئەبێت هەمیشە تەرکیز لەسەر چاوی کەسەکە بێ چونکە تەرکیز لەسەر چاوی کەسەکە بوو تۆ کاتە زانی ئەم کەسە بەتەمایچە دەستی بجوڵە قاچ بجوڵێ کابرات دەستی لە گیرفانایەتی دەسەلا بۆ کەمەری تۆ کاتت ترێ بێ فێرەکەی لەم هوەرەیە خۆی ئەم هوەرە با بڵێن بەسەر سێچینە من هینم کردووە دابشم کردووە ئەوەی کە مناڵانە بەڵام شتێکی تایبەت هەر بۆ خۆیان بۆ ڕۆژانە خۆیان فێرەکێ بۆ کەسانی ئاسایش ئەوە هەرکەس با بڵێن کۆمەڵە شتی تایبەتی خۆیانە بەڵام بۆ برایانی هێزی ناوخۆ ئاسایش و با بڵێن پۆلیس و شتانەیە ئەوە هەر زۆر جیاوازە لە ئەوانی کە شێوازی بورانەوەی شێوازی کەلەپچەکردنە شێوازی ڕوبەڕووبوونەوەیە کە بەسەریانایە من سا زۆر دەورات دوشتم کردووە یعنی چەند پۆلیسەکە بۆ چەند ئاسایشەکە بووە یان جاری وا بوو بە 4 نەفەر 5 نەفەر نەمانتوانێت چقۆی لە کەسێ وەرگری یعنی سا منش ئەگە خۆم جاری وایە یعنی مەسەن تووشی کێشەی بەس لەم هوەرە فێر ئەکرێن لەم هوەرە فێرەکرێ بەڵێ باش دواتر بە تایبەت دەچمە سەر هێزە ناوخۆیەکان شتێک زۆر سەرنجی ڕاکێشام وتت هەر کەسێک شەڕ بکات من لەو هۆڵەی خۆم دەریەکەم وڵا ئەوە پیشەی یعنی 4 ساڵ 5 ساڵمە یعنی ئەگەر کەسێ بزانم ئەم هوەرەی من بەکارێنێ بۆ شەڕ یعنی ئەوە ناکە کاتێک کەسێک ڕوبەرگری لە خۆی بکات ئەو جیایە ئەگەر کەسێک مەسەلەن فێری بکەم بڕاتە شوێنی گەشتیاریان بازاڕان هەرینێکۆ با بڵێن دانیشە لە شوێنەکە خۆی ئەنوێنێ خۆی عەرزەکە ئەم هوەرای من تاقیکاتەوە بیبیسم من دەریشم کردووە تا ئێستا یعنی چەند کەسێک لێراوە ڕێوسڵاومێ بۆیان یعنی چەند کەسێکم دەرکردووە حەقی خۆشمە لەبەرەوە ئەو خۆی ناشری نابێ من ناشرینەکە ئەوانەی کە دێن بۆ لات لە هەردوو ڕەگەزەکان منداڵ دێت بۆ لات دواتر بکوتم پاکێجێکی تایبەتم لەسەر هێزە ناوخۆیەکانە بێت زۆر چاکە وڵایی لەم کاتەیە هەردوو ڕەگەزیە هەردوو ڕەگەز ئەی منداڵانە تەمەی چەند ساڵێ وەرەگرین لە 6 ساڵی وەرەگرم 5 ساڵیم لە 6 ساڵیم نایێت تا بەرەسەر وەری چیان فێرەکەیت سەرەتا باسم کەوتم ئەوەی کە منداڵە با بڵێن چەند تەکنیکێکەیە بەس بۆ ڕۆژ باش ڕستم تەکنیکەکانە یەکێک لە یاریزانەکانی خۆت هێناوە هەندێک لە تەکنیک وەندێ لە بابەت بەڵێ بۆ منداڵان جیاوازە ئێستا منداڵان زیاتر لە ناو منداڵانە تەنها ملگرتن هەیە و با بڵێن کاتێک هەم منداڵ شەڕەکە دەست لە ملێکتری گیرەکان لە یەکتری گیرەکەنەوە ئەتوانن بە ئەمەلی لەگەڵ یاریزانەکەت پێکەوە هەندێک دەو بابەتانە بە عملی بێ جوان پێمان بڵێوانە بەڵێ دە زۆر باشە یاریزانەکەت ئامادە ئەگەر ئامادە بۆ کاگە بڵێن هەیە کە هێناومە لەگەڵ خۆما با لەگەڵەوە تاقیەکەینەوە زۆر باشە توان بێنە ئێرەوە ئارش کاکە بەڵێن گیان چەق و دەمانچەکەن ئەبەز هەر خۆت باشە ئەمە هەرێکێکیان بابەتەکان باسی یەکەی کە ئەمە بۆ منداڵان ئەوە کرێ بۆ لەگەڵ کەسی ئاسای ئەوە کرێ بۆ هێزەکانی دیگ ناوخۆوانە فەرموو زۆر جار خۆی زیاتر عادەتەن لەناو منداڵە لەم ڕۆژە یان بەس ملگرتنە باڵن ئاوا یەقەگرتن و شتانە یان ئەوەی کە ملی بەم شێوازەیە گیرێ کەم لەناو مناڵانە یعنی زۆر زۆر باوە کە ئەو مناڵانی کە ڕوون تێەکەن من هەر کەسێکە ڕوون تێگەڵم چی لەم ڕۆژە لە دەرەوە یعنی کە زۆر زۆر ئەکرێ باوە تر منداڵان زیاتر هەڵە ملگرتنە ئایترم چی بۆ گەورەیش یعنی بۆ هەموو چینەکانی کە شەوێ بەڵام تر زیاتر لەناو منداڵانە ئەمەکرێ کاتێ کەسێ بەم شێوازە ملتەگرێ ناوێت ملێ بەم ئاراستە بێ چونکە ئێستا بۆ خۆی ئەگەر تنی کە یەکسەرە هەم قەت ئێناسە مەکرێ بەڵام کاتێ تۆ بەم شێوازەیت ناکرێت لەم کەسە دووربی ئەبێ لەم کەسێکسە نزیک بی بەم شێوازە ملێت بەم ئاراستە دانیت ئەگەر هاتو ئەم کەسە ڕۆیەک تۆ قەتی بگی لێرانە لەگەڵ ئەم دەسەر لێراوە بۆ دەمەجوتی ئەفۆ خەجاڵەت بەم شێوازە هەر ئەمە خۆی زار لە 25 تەکنیکی هەیە چی لێیان چیەوەی کە خۆت بەربێ کاتێک کەسی هەر بەم شێوازە بە بڵێن ئەدگرێم تۆ ئەگەر هاتو ئەم بەقوت بوو یعنی لە پڕ ملی تۆی گرت باڵن سەر لێرا بوو هیچی پێ نەکرا یەکسەر دەست ئاراسی جیازێکی دەست ئاراسی جیازێکی لەبەرەوە یەکسەر کەسەکە بەرەوە زیانی گەوری پێگەی طبعا وای ئەگەر وانە بێ تۆ لە ماوەی 2 بۆ 3 سانیە سەر بوریتەوە
ئەگەر هاتو تۆم کەسە مەسەن قوفڵەکەی ئەم بۆ کەسانی گەورە شەبێ بۆ کەسانی مناڵ شەبێ کاتە بەم شێوازی باڵین کاتەوەکەی دەستەوە ئەم دەسەر ئەمە لێرە قوفڵەکەی بەس ئەمە بەڕاهێنانی زۆرێک لێت هەبوانیان ئێمە بۆ نابێت کەسەمەرە بە چاومان بێ دەست خۆش کاکە بەڵێ وایە کاکە بەڵێ سپاس دەکەی کاکە بەڵێ ئەمە وتت ینی بۆ حاڵەتی هەردوو ڕێگەزەکە بەکاری هێنرێ ینی ئەم حاڵەتان ئەگەر ڕوو بەڕوود بوویەوە ئەگەر هەر بابەتێک بوو بەکاری هێنی ئەگەر حاڵەتی ئەوەی کە بۆ نمونە کەسێک هەندێک تەکنیکەیەوە بزانم بۆ ئەگەر کەسێک چەقۆی پێبێ ئەگەر کەسێک دەماشی شەکەین ئەمە بۆ هەردوو ڕێگەزە بێ بە زیاتر ئەمانە لە منداڵانە بەکاری ئەمە بۆ هەمە تەکنیکی مناڵان ئەمە زیاتر لە منداڵانە ئەمانەیەکەین چونکە بۆ لەم ڕۆژانی ئەبینی کە مناڵ هەیانی هەر هاوڕێی خۆەتی ئەچنە مەکتەب باشتۆ بڕوانامەت لەکوێ بەدەستێناوە لەم هوەرەیە وەڵی من بڕوانام لە وڵاتی ئێران بەدەستێناوە ماوەی ئەوە بۆ 6 ساڵەشی خەریکی ئەم هوەرم سەرقاڵم بە هوەرەوە لە ساڵی 2019 بەشداری خولێکی نێودەوڵەتیم کرد سپاس بۆخوا بووم بە خاوەنی بڕوانامە لە ئێستایشە دوو بڕوانامێکم بەدەستێناوە دوو بڕوانامەکەی دیکە چی؟ یەکیان لە بواری هەر هوەری سێڵ دیفەنسە یەکی کێشان لە بواری کۆماندۆیە جیهانین ئەوانیش هەر با بڵین نێودەوڵەتی ئەوانیش شتی زۆر گرنگی تای ئینشاءڵڵا ماوەیەکە باز لەوەکەی بە فەرمی ئەو کاتاتەوێت ئەلانیان بکەیت زۆر باشە ئەی هەردێک بابەتی دیکە هەیە بە تایبەتی بۆ کەسێک کە ئەگەر بێت و ڕوبەڕووی دزینێک ببێتەوە ڕوبەڕووی کەسانی خراپ ببێتەوە لە ڕێگەزی مێڕ و ڕوبەڕووی تەحەروشێک ببنەوە تەکنیکی دیکە هەیە بۆوانە تەکنیکمان زۆرە زیاد لە یعنی زیاد لە 500 تەکنیکمان هەیە 600 تەکنیکمان هەیە زیاترمان هەیە یعنی تۆ ئەو کەسێک کە هەیە بۆ لای تۆ لە هەموو شتەکانە فێرێک یعنی لە ئەڵی لەم حاڵەکاتە کاتە ڕوبەڕووی ئەمە بیتەوە ئەم تەکنیکانە بەکارێنی لە حاڵەکاتەیە ئەوە یان ناو سیارای تۆ ئەتوانی ئەوش بەعملی بۆ مام بکەیت هەموویەکەین لەگەڵ کاکە بەڵێن ئەوانشمان بۆ بکەیت سپاس دەکەین کە کاتێک کە تەکنیکی ئەگەر ڕوبەڕووی دزیەک ببیتەوە یان دەمانچەیەک یان چەقۆیەکی پێ بوو دەمانچە چەقۆکانە من نازام خۆتە زای ئەگەر چەقۆکە بێنێتەوە هەمیانتوانی هەردووکیان بێنی دەمانچە چەقۆکەش بێنی بۆ حەزەکەی با لە پێشە چاقۆکان بکەین دواتری شڵا دەمانچەکەشەکەی بۆەوەی بەبستم کاتەکەیە بۆی بتوانم دابەشی بکەم ببوورە هەردووکیان بێنی پێکەوە بۆی بەیەک جاری دیکە و تەکنیکانە بکەیت ئێستا ئەگەر چەقۆکە بێت بزانین چەقۆکە چی ئەبێت باش کاتێک کەسێک با بڵێن تۆ لە شوێنێکی قابڵخەیان لە شوێنێکی باڵێن چۆڵەوانیایت یان شوێنەکە کاتێک کەسێ بەم شێوازە یەت بەمەڕاستە داوای کیفێ سوچە شتێکی لێکە سوکاتیت پێکاتی تۆش ناتوانانی هیچ کە لە ترسی چەقۆکە پێش هەموو شتێ بێت ترس لە چاو دەرکەیت کاتێک کەسێ مەسەن لە مەو شێوازەیە کە تۆی گرتووە چەند تەکنیکێکی ئەمە هەم لێدانیش و هەم بەران بەس بەرێ و کامێرە شتێک بەو شێوازە کاتێ مەسەن ئەگەر بتوانین هەر بۆ کامێرەکانیش قسە بکەی باشترە زۆر باشە بۆ ئەوەی ڕوو لە بینەران بێت وەڵام من لەوە ترسام باوەڵی بەری کامێرە بکەی ئەمە لێ دەرەچی ئەم چەقۆ کاتێ با بڵێن بەم شێوازەیە کە چەقۆ لەسەر تۆ گیراوە داوا جزدانە شتێک لێکات تۆی بەم شێوازە تەوێ کیفەکەی بیتێ یان جزدانەکەی بیتێ کاتێ بەم شێوازەیە تۆ دەست لێرا بەکارێنی بەم ئاراستە لێ دەی یاسەر ئەو ڕوبەڕووی کەسەکەی شەبیتەوە شێوازی دەرکردنی ئەو چەقۆیە ئەفوو شێواز دەرکردنی ئەم چەقۆیە زۆر باسم کردووە زۆر لە یاریزانەکانم دەستخۆشیان لێکم زۆربیان باشن کاتێک تۆ لێ ئەمە پێویست خەڵکەڵێ ئەبێ قۆیەکی زۆر دەبێ پێویست بە قۆشت ناکە تەکنیکی ئەم چەقۆیە بەم ئاڕاستەیە خاڵتر بێ بۆ ئەوەی کە تەکنیکی ئەم چەقۆیە کاتێ دەست کەمێتون بگرم بەم شێوازە بێ ینی ئەم دەسەد لەسەر دەسییت ئەمیکان لە بەشی مەچەک لەم بەشەیەری بەم ئاراستە کات تۆ کیفێشتێکی پێ سوچێکی پێ کابرا مەشغوڵەکەی سەی سەرچایەکەی بەم شێوازە یەکسەر لێدە ئەو کاتە ئەوەی کە ئەتوێ بەرامبەرێکی بۆ دەمانچە حاڵەتی دەشیانەکەین هەر ئەمە دەکدانەکەمیان نازەم وڵات تەکنیکەکان خۆتان باشتر ئەزانڵی زۆری هەیە ماشەڵا ئەمەە زۆر تەکنیک خۆشم زۆرم بۆ داناوە بۆ بەپێی کاتەکە هەندێک گفتوگۆی دیکەش بکەین وەرەمەدانەیەکەشکیان لەسەر ئەمە
با بڵێن هەر کاتێک کەسێ بەم شێوازەیە چقۆلەسە تۆ گرتووە شتانە کە تۆ تەوێت لێشی بیت بورانەوە زائدەن ئەوەی چاوخی با بڵێن بیتی لەم حاڵەکاتانە پێویستەکە تۆ قاچە بەم شێوازە بێ دەستی کەمێ بەرز بێ قسەی لەگەڵاکەیت دەستی کەمێ بەرزە کاتە بەم شێوازە کە کیفەکەیەتێ دەستی لێرە ئەبیت باشە دەست لێرە بەم ئاراسە بەکار ئێنی بەم شێوازە توانی بە ئانیشک ئەمەی لێبیت لێرە بەم ئاراسە بەکاری بێنی ئەوەی کە ئەتەوێ بەرامبەری ئیکیت ئەفکاکە بڵێن خەجاڵەت کاکە بڵێن هەزاریشی پێکات لەمەوە زۆر دەمانچیشکین دەمانچەکەش تەکنیکی دەمانچەکەش بە تایبەتی بۆ ئەگەر حاڵەتێکیش هەبێ بۆ ئەگەر تەحەڕوش بێ بۆ ڕەگەزی مێینە چی بکەن ئەوانیش ئەگەر حاڵ تەکنیکێکی لەو شێوەش هەبێت بەسەرچە هەڵس چۆقۆ بیکەین حاڵەتی ئاسایی ینی ئەگەر کەسێک بێوێت تۆ بەرگری لە خۆت بکەیت سەریک ئەگەر بۆ ئافرەت با بڵێن بۆ خانمان کاتێ ڕوبەڕووی پیاوێکە بنەوە کاتە ڕوبەڕووی پیاوێکە بنەوە ئافرەت لاوازە یعنی لەوانەیە خۆی ئەم کەسێ نەبێ باش ئێمە وا فێرانەکەین هەرنی ستالی گیانەکەشی وایە کاتە ڕوبەڕووی کەسێک بنەوە مەسەن سوکاتیان پێکان تالیدانەکە قسەی ناشی و نەشیانەکە مەسەن لە دووری با بڵێن مسافە ئەوەنە کە دەستی پێ و دەستی پێنەگە ئەبێ خانم ئاوا بۆسی نقطەی زۆفی ئەم کەسە کوێ جیازێتی باشان لەگەڵ زائیدەن دەماری با بڵێن ئەو دەمان ڕیسە کە ڕڵتە بەس مێشکەوە ئەوەی بۆ بورانەوە یەک دوو بەکارێنی باشە یەک دوو بەکارێنی یەک دوو بەکارێنی ئەم بەس بۆ تەنها بۆ ئافرەت ئەمە یعنی زیاد لە چەند تەکنیکێکی هەیە بەڵام ئەم نقطەی زۆفی ئەم کەسە کاتە تۆ بەم شێوازەکە وەسای ئەو کەسە بەس تەنها ئامانجی ئەوەی کە لە تۆ بە ئامانجەوە نیە کە تۆ لێ بێ دەست توانانی بەم شێوازە با بڵێن بکەی بە بۆ کەس لەسەر ماعیدەی بێ لەسەر ماعیدی یان لەم بەشەی خوارەوەی لەم بەشەی خوارەوە یان لێرە یان بەم شێوازانم بەشانەی سەر و هەمین بەکاربێنی زۆر باشە تەکنیکی دەمانچەکەشمان بۆ بکەی بۆ ئەوی دوای هەندێک گفتوگۆی دیکە بکەین باش لە زۆر ڤیدۆشتای بینیان لە زۆر ڕووداوای بینم زیاتر ئەوەی کە با بڵێن کەسێکە دوژمنە ئەوەی کە لە پێویست ناکە بێتە نزیک لە دوورە تەقەلێکە بەڵام زۆر جار لە دەمەقاڵەیە شتێکە ڕوبەڕووی کەسێکە بیتەوە لە پڕ دەمانچە لە تۆ هەڵە کێشە ئێوە بگرێ بە مشی دەمانچەکە سەرشتی ئیبادەکەیان بۆ ترسانی تۆم دەمانچێت بەکارێنی باس لەوەکەین کە ئەگەر کەسێ لەم حاڵەکاتا بوو دەمانچە لەسەر تۆ گرت بەم شێوازە ئاسایی کاتێ بەم شێوازەیە کە دەمانچە لەسەر تۆ گیرێ پێویستە قسەی لەگەڵا بکەین سەرەتای بابەتەش باسم کرد ئەبێ بە هونەری قسەکردن بەکاربێنینەک ئەوەی کە قسەی ناخۆش و جوێنی ئەو شتانە کە ئەو کەسە خوانەخواستە زیاتر هینەکەیت با بڵێن فیشە گوشتی پێوەنی تۆ لەم حاڵەکاتەیە کاتە ویستی دەمانچەکە بەم ئاراسە لابیت ئەبێ سرت بەعکسیەوە کاتە ویستی بەم شێوازە بێت سرت بەعکسیەوە کاتە ویستی بۆ سەر و ئەبێ عکسی ئەو بەڵام ئێستا ئەمانەکەین کە ئەم کەسە چۆن بگرین چۆن قوفڵیکەین چۆن دەمانچەی لێ وەرگری باشە یان بیگۆڕن بۆ ڕووی کامیرەکە وەڵا ئەگەر برادران دووبارەی بکاتەوە یان ئەگەر دووبارە بکەیتەوە بە هەندێک خاوتر بۆ ئەوەی کاو تەکنیکە بۆ برادران بە تایبەتی هێزە ئەمنیەکان کاتێ وتمان بەم شێوازەیە کە تۆ ویستت بە هەر لایەکە لای بیت سەر عکسی ئەو لابیت کاتێ ویست بەم شێوازە بێ ئەیگری لێرە بۆ خوارەوە ئەوەشە کە لە چێشێکێت و با بڵێن دەمانچەکەشی لێ وەرەگری سپاس دەستان خۆش بێت سپاس کاکە بەڵێن دەستت خۆش بێت کاگەش باسی ئەومان کرد لە هێزە ناوخۆیەکان تا چەند ئەوانەی دێن بۆ لای تۆ لە هۆڵەکەت لە هێزە ناوخۆیەکانی تێدایە چەند پێویستە هێزە ناوخۆیەکان ئەم مەشقانە ببینن ئەگە بەڕای من بێ پێشەوەی کە دەسەکەن بە هەر تەدریبیەکە ئەبێ ئەم هونەرە بکەن تەکنیکانە بزانن یعنی زۆر زۆر زەرورە کەسێ تاوانبارە تۆ تەوێت کە لە بچێکی ئەتەوێت دەستگیریکی یعنی چی پێویستەکە تۆ بڕۆی باڵی خوانەخواستە لە یا ڕێز سڵامی بۆ هەمیان قاچی بشکیان بە مەفرەزەیەکی زۆرەوە بڕۆن بۆی دوو کەس کەسێ دوو کەس باش یعنی و کاتە کە فێری هونەرە بێ ئەم پێشنیارەت نەکردووە بۆ لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە وڵای کردومە بەڵام هیچ سوودینە لەم کاتەیە ئەوخوان خۆیان یەکەی مەشقیان هەیە ینی هەر کەسێک ئەگەر بۆ نمونە بێت بە پۆلیسێک بێت بە پێشمەرگەیەک یاخود هەر کاتێک کە پلەیەک وەردەگرن هەر یەکێک لەو هێزە ئەمنیانە
پێویستیان بە ڕایەنان و مەشق هەیە خۆی یەکەی ڕایەنان و مەشقیان هەیە بۆ داوات نەکردووی یەکێک لەوانەکان ئەم بابەتانە بێ کە فێری و تەکنیکانیان بکەیت من دەستخۆشی لە هەمیانەکەم ئەو ئەبێ ئەوە حکوومەت ئیش بۆ من بکە من کارێکی زۆر گەورەم کردو بۆ کورد من لە پایتەختی با بڵێن لە پایتەختەوە لە عێراقات لە بەغاوە من ئەوە چەند دەورەیەک مێوێ بیکەمەوە یعنی حکوومەت بێ ئاگای لەمە من هەمیشە پێوتون هەر شتێک لەم ڕۆژە ئەڵێڵن بابەتی کۆرۆنایە نازانم لەم کاتا هیچ ناکرێ باش ئەمیسا حەزەکەم هاوکاری یعنی بەخۆبەخشان هاوکاری برایانی هێزی پۆلیس و ئاسایش و پێشمەرگە بم مناتم نێم بۆ کوردێکم کوردایەتێکم نەگەوەی کە بڵێم بۆ زۆر باشەکە کارش گفتوگۆی زیاترەکەین لەسەر بابەتەکە هاوکارمان ئاوارە عەلی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە دەبێت ئەمڕۆ کنسوڵێتی کۆماری چیک هەندێک هاوکاریان بۆ نەخۆشخانەی خاڵێ خۆشببوو دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید هێناوە نەخۆشخانەی مناڵان و مناڵبوونی شاری سلێمانی زانیاری زیاتر لای ئاوارە ڕۆژ باش ئەو هاوکاریانە چین کە ئەمڕۆ دەدرێت بۆ نەخۆشخانەی بە تایبەتی نەخۆشخانەکە تازە نۆژەن کراوەتەوە و کراوەتەوە ڕێبینبیانی تەواوی کوردستانیان باش ئەمڕۆ لە سلێمانی لە نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵان کۆماری چیک بڵێن بە هەمانگی بڵێن بەڕێوەبەرایەتی ئەم نەخۆشخانەی کە هەوڵێکی زۆریان داوە بۆ بەدەستخستنی ئەو قەرەوێڵانە زیاتر لە 100 قەرەوێڵە نزیکەی 100 قەرەوێڵ بزەبت نازانم بەڵام ئەو پرسیارانە هەموو لە کاک دکتۆر پێشدەر عەبدوڵڵا دەکەم چکە میوانی هەیە کاک دکتۆر فەرموو ئەم قەرەوێڵان لەکوێ دادەنێن یاخود لە بەشە تازەکەیە و یاخود ئەمە چۆن دەستان خست و پەیوەندیەکانتان لەگەڵ کۆماری چیک بە چی بوو کە بتوانن ئەم قەرەوێڵە بەدەست بکەن سەرەتا زۆر سوپاس بۆ بەڕێستان تاوانە بیرۆکەی ئەم قەڵەوێرانە چی بوو ئەم قەڵەوێرانە هاوکاریەک بوو بڕە پارە بۆ هاوکاری بۆ پارێزگاری سلێمانی دابینکرا بوو بۆ پارێزگای سلێمانی ئێمە زۆر سوپاس بۆ کاک تۆرەڤاڵ کە بڕیاریدا یاخود ڕایسپادن کە ئەم هاوکاری بۆ نەخۆشخانەکەی ئێمە بێ ئەم هاوکاری بریتێ لە 155 قەڵەوێرەی نەخۆش کە 8یان گەورەیە و 75یان بۆ بچووکترە لە خوارد تەمەنیەک ساڵ ئەمانە لەلایەن کۆمپانیایەکی ئەوروپیەوە کە بنکەسەرێکەکەی لە چیکە دروست کراوە و تقریبا 2 هەفتەیەک ئەبێ گەیشتووە بەڕاستی وەڵام بەڕاستیمەکە بە کۆمەڵەوە کار دواکەوت ئەم قەڵەوێرانە هەر لە ئەم شوێنانی کە نۆژە نەکرێتەوە دائەنرێت بەڵام مەسا لەبەرەوەی کە تەواوی بیناکە نۆژە نەکراوەتەوە لەوانە لە مانگونیەکی ترە ئەم سێ نهۆمەی تریشمان تەواو بێت ئینشەڵڵا قەڵەوێرەکان دائەنین و بۆ خزمەتی نەخۆش نەخۆشخانەی منداڵان دادەنرێت بەڵە بەدڵنەوە کاگوتۆر لە دوای نۆژەنکردنەوەی ئەم نەخۆشخانەیش لەلایەن دەستگای مرۆیی مامەوە چکاراسانێکی یاخود تا چەند هاوکار بووبووی کە نەخۆشخانەکەتان دیمەنێکی جوانتر پیشان بدەن خۆی بەدڵنیایەوە ئەم دیزاین و ڕۆژنکردنی و ڕووکاری دەرەوە لەلایەن دەستگای مرۆیی مامە کراوە هاوکارێکی زۆر باشە بۆ ئێمە بەڕاستی ڕوویەکی زۆر جوانیەوە خۆ دەزانی مناڵ کاتێک کە یەت بۆ نەخۆشخانە یەکەم شت ڕووکاری دەرەوە بینێ ئەگەر ڕووکاری دەرەوە شتێکی سەرنج ڕاکێش نەبێت وە خۆشویست نەبێت بەڕنامی مناڵەوە لەوانەیە مناڵ هەللا یەکەم بینینەوە جۆرێک لە ناڕەحەتی بۆ دروست بێت یاخود ناخۆشویستی بۆ نەخۆشخانەی دروست بێت بۆ ئێمە هەوڵمانداوە جێ لەگە لە نۆژەنکردنەوەی ناو نەخۆشخانە کە بە شێوەیەکی زۆر جوان و ستاندەر کراوە ڕووکاری دەرەوەش بە شێوەیەکی زۆر سەرنجڕاکێش بکرێت ئێستا لە دنیای ئەم مۆدلە چەند ساڵێکە وەڕاستی داهاتوو ئەم ڕووکاری دەرەوەی نەخۆشخانەکان کە هی مناڵان بە ڕەنگی جۆرە و جۆر و سەرنجڕاکێش دیزاینەکرێن ئەمە لە چەندی وڵاتە بەڕاستی من سێرشمان بۆ کە دوایەوەی کە بینیمان لە زۆر وڵاتی دنیای لە ئەمریکا لە فینلەندا لە بەریتانیا کۆمەڵک نەخۆشخانە هەیە مناڵان هەیە بکە بەو شێوازە بە شێوەیەکی جوان نۆژەن کراوە یا دیزاین کراوە بۆی سەرنجڕاکێش بێت بنسب مناڵەوە بابەتی کۆرۆنا هەیە لەمان کاتە وەرزش گۆڕاوە بەرەو پاییز دەڕۆین هیچ گرفتێکتان هەیە یاخود هیچ ئامادەکاریەکتان کردووە بۆ پێشهاتەکان خۆی ئەمە لە مانگی دووە خەریکی ئامادەکارین چونکە ئێمە لە مانگی دووە مانزانی ئەم ساڵ کێتەوە ساڵێکی زۆر گرانە بێت قورسە بێت بەنسبەت نەخۆشخانەی مناڵانەوە ساڵی پاریش بۆ ئێمە زۆر قورس بوو لەبەر نۆژەنکردنەوەمان دەست پێ کردبوو و شوێنەکانمان ئامادەی تیانەوە بەڕاستی بەشی زۆری لە نۆژەنکردنەوەی بوو بۆیە ئەو کاتە نەخۆشخانەی ژنان و مناڵبوون تابقێکمان بۆ دابین کرا بۆ ئێمە هەر لە مانگی دووە چاوەڕێ ئەومانەکەت هەر لە کاتێک کە کۆتایی مانگی دوو کاتێک لە کوردستان ئەلان کرا کە کەیس هاتووە یاخود نەخۆشی تشخیص کراوە لە کوردستانە بۆیە ئێمە لەو کاتەوە هەستمانە کرد کە سەرەتای پاییزی ئەم ساڵ ساڵێکی سەقەتە بێت بۆ ئێمە چونکە پاریش بە هەمان شێوە وەرزی ئینفلۆنزا بوو زۆر قورس بوو گران بوو بۆ ئێمە بەڕاستی بۆیە ئەم ساڵ تێکەڵاوێکی زۆر لە بنیوان کۆرۆنا و ئینفلۆنزای ڕویا بەدڵنیایەوە بۆ ئێمە زۆر گرانە بێت ناڕەحەتە بێت بەڵام ئێمە هەموو ئامادەکاریێکمان کردووە لە ڕاستیە
ناڵم تەواو ئامادەین چونکە پێویستمان بە کارمەندی زۆرە بێت چونکە ئێمە بەشمان زیاکە لە مانگی لەوانەیەکی 11 ئەم دوو نهۆمەتر تەواو بێت بە دڵنیاوە پێویستمان بە کۆمەڵە کارمەند دەبێت ئێمە لە هەوڵداین هەم لەگەڵ بەڕێوەبەتی گشتی تەندروستی و هەم پێشتر لەگەڵ کاکتۆرەڤاڵە قسەمان کرد کەوتی هەموو هەوڵەکەدەم بۆی کە لە ڕووی کارمەندیشەوە هاوکارتان بین بۆی کارمەندتا بۆ دابین بکرێ بۆی ئێمە بتوانین خزمەتێکی زۆر و ئەم بارگرانی کە چاوەڕێەکرێت خۆ ئەم ڕاحەتی کە چاوەڕێەکرێت بتوانین تحملی بکەین و بە جوانترین شێوە خزمەتی منداڵانی ئەم شارە بکەین. سپاس بۆش سپاس دکتۆر پشدەر عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید لە سلێمانی ڕێبین کۆی پرۆژەکە 200,000 یۆرۆی تێدەچێتەوە ڕاستەوخۆ بڵێن کۆماری چیک وڵاتی کۆماری چیک سەرپەرشتی کردو ئەو نردوێتی و هەر لە مەراسیمەشدا سەرکونسڵی کۆماری چیک بەشداری دەکات پارێزگاری سلێمانی و بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید بەشداری دەکات و کەمێکی دیکەش مەراسیمەکە دەست پێ دەکات دەگەڕێمە لایەوە. سپاس بۆ هاوکارمان ئاوارە عەلی و میوانەکەشت کە بە شوێکی ڕاستەخۆ لە سلێمانی لەگەڵمان نابوویت. کاکوژ دەگەڕێمە سەر چۆرەکەی خۆمان کاتمێندە نەماوە دوو پرسیارم هەیە پێکەوە ئەیکەم پرسیارەکان لە باشووری کوردستان تا چەند گرنگی بەم یاریە دەدرێت ئەوانشی کە دێن بۆ لات بۆ فێربوونی و نەری بەرگریای وەکو خولیایەکە یان دایانێت بن بە پاڵەوان. وەڵا سپاس بۆخوا ئێستا عین لە چاو ساڵەکانیکانی زۆ باش ینی ئێستا خەڵک زۆ پەرەی پێەیە زۆر ڕمانتیەکەن ئترتیایەتی هەر بۆ پاڵەوانێت باڵە ئەوێ بێ بە پاڵەوان هەیە تایەتی ئەڵێ ئەمێ زوو فێر بم بەزەڵێ خولیایەکی مێشی خۆمەحنیڵە چەند ساڵەکە من بینی ناوێ بۆ پاڵەوانێتی پێش بڕکێتەنها بۆ ڕۆژگیژیانی ڕۆژانەی خۆی بێت هەیە بۆ پاڵەوانەتی ئەوێ هەیە شەبا بڵێن ئەڵێ من هەر خولیایەکی مێشی خۆمە چەند ساڵ لە متابعەکەم لە یوتیوب کابراڵە بە ئینگلیزی بە زمانێکی ئێستا یعنیڵێ ساسی تۆ کەمیان تۆ های توی لێرا بە کوردی بە لایەنە پەیوەندیدارەکان بۆ نمونە ئەو تەوانە سێمە وەزارەتی وەشولاوانمان نییە تایبەت بێت وەزارەتی ڕۆشنبیری و لاوەمان هەیە بەڕێوەبەراتی وەزشیمان هەیە لەوێ ئەوان چەند گرنگی پێدەن یانەکان لیژنەی ئۆلۆمپی گرنگیان بەم یاریەداوە؟ وەڵا با بڵێن ئەوە ماوەی چەندێکە ینی ماوەیەکی زۆر کەمە لەگەڵ لیژنەی ئۆلۆمپیا قسەمان کردو و پشت بەخوای گەورە ماوەیەکە عنیشتی زۆ باشەکەن ئینشاڵڵا بە تایبەت بۆ سلێمانی بۆ شاری سلێمانی اینجا دوای ئەوە بۆ دەوروبەری ئەوکات بۆ عێراق بە فەرمی یاریەکە بناسیێت پشت بەخوای گەورە. زۆر سپاس بەڕێز ئارش عەبدولقادر ڕاهێنەری هونەری بەرگری کەسی سپاس دەکەین بۆم تەوەرەی بەرنامە لەگەڵمانە بووی بورندە بوو هەستمانەوە لەگەڵتان کاتێک نمایشەکانشتان پێشکەش کرد لەبەر هەندێک بابەتی هونەری خۆمان نەمتوانی هەستمەوە بورن سپاستانەکەین دەستخۆش لە کاکە بەڵێنەکەم سپاسێکی زۆر هاوکارش ئەمڕۆ لەگەڵمانە بوو لەوانەیە هەندێک ئازاریشی یاابێ سپاس دەکەین بۆم تەوەرەی بەرنامە لەگەڵمانە بوو لای خۆمان وا باوە و کللتورە کە بەداخەوەیانی وای لێ هاتووە بەشی زۆری ئەوانەی کە ماتۆر بەکارێنن یاخو ماتۆسکیل بەکاردێنن خەڵک بێزار دەکەن. ئێستا گرروپێک دروست بووە سەرەتا لە عێراق گروپەکە دروست بوو لە بەغدای پایتەخت دواتر لە نەجەف و کەرکووک لقیان کردەوە لە ماوەی ڕابردوو هاتنە سلێمانی لە سلێمانیش لقیان کردوێتەوە دەڵێن ئەمان کللتورێکی جیاواز دەبەخشین بە ماتۆر سواری دەمانەوێت بابەتەکە بابەتی هێندە خراپ نییە ماتۆر و ماتۆر سواری. ئێمە کاری خێخوازی دەکەین ئێمە ڕوویەکی گەشی جوانی ماتۆر پیشان دەدەین بە تەواوی پابندی ڕێنمایەکانی هاتوچۆ دەبین ئێمە ئەم ڕووە پیشانی خەڵک دەبین ڕۆ جوانەکەی پاسکی سواری راپۆرتێکمان لەم بارەوە ئەمەدێ بە بینەری بین. ستافەکەی بۆ نمایشێک ئامادە دەکات. ماوەی چەند ساڵێکە لە شاری بەغداد ئەم گروپەی دروست کردووە. لە شاری بەغداد و شارەکانی تری ناوڕاست و باشووری عێراق بە لێخۆڕینی ماتۆڕەکانیان هاتوون. ئێستا هاتۆتە شاری سلێمانی و ماوەی چەند ڕۆژێکە خۆیان و ماتۆڕە تایبەتەکانیان نیشان دەدەن. ستافی بۆن برازەر نمونەیەکی جوانی هونەری ماتۆرسواری دەخاتە ڕوو. زۆر سپاس بۆ خەڵکی سلێمانی من یونس عیمادم کاپتنی گروپی بۆن برازەری عێراقم. ئەم یانەیە ماوەی ساڵێکە دامەزراندووە بڕیارماندا لە قیانەکە لە شارەکانی تری عێراق بکەینەوە لەگەڵ ژمارەیە کەسی بە ئاگا و شارەزای بواری ماتۆر توانیمان بیر و بۆچوونی خەڵک سەبارەت بە ماتۆرسواری بگۆڕین بۆ ڕوانگەی کاری مرۆیی.
ئێمە ئەوەشمان دانا کە ئێمە پێشترش کردوشمانە ئێمە ئینسانیەتەکەین خێریەتەکەین بۆ خەڵوەتگەی پیری بۆ ئەوانەی کە دایک و باوچیان نیە بۆ ماڵی هەتیوان بۆ سەردانی بۆ سەر ئەو گۆڕانەی کە بارزن وەکو یعنی مامزەلالە و سەرۆکەکانی تر و ئێمە لە هیچ شوێنێکە دانەماوین لە هەموو شوێنەیەکشا گەڕاوین بە دوای چاکەیە بە ستایلێکی کلاسیک نمایشی ماتۆڕسواری ئەکەن ئەگەر چی لە جۆری جل و شێوازێکی کلاسیکدا دەرەکەون بەڵام پەیامی ئاشتیان هەڵگرتو و وەک دەڵێن لە هەموو کەس پابندترن هەر لە ماوەی ئەم 4 ڕۆژەی نمایش ستافی سلێمانی بۆند برازەر کرایەوە تازە بوو بۆ ئێمە کە لەگەڵ گروپی بۆم برادەر لە شاری بەغدان و جەف و هەموو عێراق و دەروی وڵات ئێمە جویستمان گروپێکی تازە بکەینەوە کە لە شاری سلێمانیش هەبێت ئەمانەوێ ماتۆڕسواری بکەین بە کولتور و ماتۆڕسواری شتە جوانەکانی پیشانی خەڵک بین شتە ناشینەکانی فڕێبێن دەرەوە نرخی هەر ماتۆڕێکیان لە $1500 دەست پێ دەکات تا $10,000 نزیک دەبێتەوە. ئەندامی بۆند برازەری نەجەفە و بۆ ماتۆڕێکی جیاواز لە سلێمانی نمایش دەکات و بۆتە جێی باسی خەڵکی. هاوڵاتیان وێنەیان لەگەڵ دەگرن و کارەکانیانیان پێ جوانە. سوکانی ماتۆڕەکەم جیاوازە و نزیکەی 3 متر دەبێت. ماوەی 550 کیلۆمەتر بڕیوە لە نەجەفەوە هاتووم بۆ سلێمانی. ئەوەی کە من بینیم ڕێز و میواندارێکی زۆر بوو لە شاری سلێمانی. دروشمان پیشاندانی جوانی ماتۆڕە. بە شێوازی ڕۆشتنیان بەسەر شەقامەکان بە خەڵکی دەڵێن پەیامی ئاشتیان پێ وەکو حەز و خۆلیایەک بەبێ ئەوەی ببنەهۆی کێشە و گرفت و نمایش دەکەن دەڵێن شۆفێری ماتۆر کەسێکی پابندە و ئەمەش وێنەیەکە. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی. سپاس بۆ کارمان ئەحمەد ئیسماعیل بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە. چینە لای بەرگەیەکی دیکەمان دەنگ و ڕەنگی دەشتی کۆیە.
واني قام استلم كجات قبلك كيسرت ونعوم داني يا وانا خزيدا من طريق كيمان يتيم بيش كجا دوقسني لك دەچینە کفری ئەمڕۆ لە کفری 4,000 نەمام دەنێژرێت بە دروشمی دانەوێت پەرژینێکی سەوزایی لە کفری دروست بکەن. هاوکارمان حەیدەر ئەحمەد بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان نابێت باس لەو هەڵمەتە دەکات. حەیدەر ڕۆژ باش بابەتە گرنگەکە ئەوەیە کە بە شێوەیەکی گشتی لە باشووری کوردستان و هەرێمی کوردستان هەڵمەتی ناشتنی نەمام زۆر دەکرێت. بەڵام چەند ئیدامە بۆ بابەتە دەدرێت چەند خزمەتیان دەکرێت بۆ ئەوەی کە ئەم دەختانە گەورە ببن. بڵێ ڕێبین هەموو کاتێکت باش دیارە ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە لەم ساڵانەی دواییدا هیمەتەکانی شارەوانی و ئەندازیارەکان و فەرمانبەران و کرێکارەکان و هەروەها بەڕێبەرایەتی هاتوانم بڵێ بێت بەشێکی زۆری هاوڵاتیانیش هاوکار و هەماهەنگن. ئێستا ئێمە لە دەواازەی کفرین لێرە لە ڕابردووە شوێنێکی خۆڵ و خاشاک بووە زەوێکی تەخت بووە بەڵام ئێستا تێبینی دەکرێت کەوا شارەوانی جگە لەم دەواازەیە هەروەها بە شێوازێکی پشتێنەی سەوزایی دروست کردووە. دیارە من دەمێت ئاماژە بەوە بکەم کەوا ئەم هەڵمەتانەی شارەوانی دەتوانم بڵێمت خاڵی سەرکەوتنی شارەوانی ئەوەیە هەماهەنگی دروست کردووە هەم لەگەڵ نەمامگەی کفری هەم لەگەڵ دارستان هەم لەگەڵ ڕۆشنبیران و هەم لەگەڵ تەواوی دام و دەستگاکان کە پێکەوە هەنگاوی ئاوەدانیان چاندووە. من زیاتر دەمەوێت قسە لەسەر ئەم ئێرە بکەم لێرە وەکو دەواازەی کفری کە سیمایەکی جوان دەبەخشێت بە شارەوانی کفری هەڵمەتێکی نەمام چاندنی دەست پێ کردووە نەک لە ئەمڕۆ بەڵکو لە ڕابردووە بەڵام ئەمڕۆ بە شێوەیەکی فراوان ئێرە کراوەتە. من بۆ زیات قسەکردن دەمەوێت زۆر بەڕێز قادر فاتح مام قادر جەنابەت بێتە ئێرە سپاسەکەم لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە باز لە ئامانجی ئەم هەڵمەتە بکەیت و تا چەند خەڵک هاوکاری ئێوەیە. دەستان خۆش بێ دیارە ئێمە بە بەردەوامی هەڵمەتی نەماماشتمان کردووە لە سنووری شارەوانی کوردی لە سنووری کفریا بە هەوڵ و هیمەتی سەرجەم دەستگاکان دەستگای پەیوەندیدارەکان و هەروەها فەرمانگەکان دیارە بەخۆتان ئەمڕۆ لەگەڵ جەنابی قایمقام و هەروەها سەرجەم فەرمانگەکان و دارستانی کفری و هەروەها شەتڵگەی کفری و زۆر سپاسی پاوان و دارستانی گەرمیانەکەین و هەروەها نەمامگەی کفریەکەین بەردەوامی هاوکارمان بوونە پشتیوانمان کە بۆ دابینکردنی نەمامی جۆرا و جۆر و دیارە ئەمڕۆ زیاتر سەوزایی لە دەواازەی شاری کفری بە هەوڵ و هیمەتی کرێکارەکان شوێنێکی باشمان ئامادە کردو. ئێستا ئەو هەڵمەتەمان ئەمڕۆ دەست پێ کردووە و بەردەوامیشین لە ساڵانی ڕۆژانی داهاتووە زیاتر لە 7,000 نەماممان ئامادە کردووە بۆ ئەوەی لە ڕۆژانی داهاتووە بە بەردەوامی بتوانین پشتێنێکی سەوزایی بۆ کفری بکەین و هەروەها لە یەکی نۆ ئێمە چەندین جێگامان ئەوەی کە نەمامی تیا فەوتاوە یا لە ناوچووە نەمامەکانمان لە شوێنی ناشتۆتەوە و هەروەها بەردەوامی لە دەروازەی کفری دووز خورمات و بۆ ماوەی 10 ڕۆژە خەریکی نەمام ناشترین دوو شوێنی باشمان ئامادە کردو و نەمامەکانیشمان ناردووە و بەردەوامیش ئینشاءالله. مام قادر وەتەمەن گەورە بەڵام بەکارکردن ماشەڵڵا هێزێکی گەنجانەلایە تا چەند هاوکاری خەڵک گرنگە ینی کورد دەڵێت چەپڵە بە یەک دەسە نادرێت هەر چەندە هەڵمەتی نەمام چاندن بێگەر هاوکاری نەبێت چاودێری هەموو لایەک نەبێت پێت وانە ناتوانرێ بەشێکی زۆری هەڵمەتەکان سەرکەوتوو بێت. دیارە من بە بەردەوامی باسی ئەوم کردووە دانیشتوانی شاری کفری من لە گەورەوە تا بچووک سپاسیانەکەم بە بەردەوامی هاوکارمان بوونە جگە لە نەمام ناشتن و لە سەرجەم پرۆژەکانە لە سەرجەم ئیش و کارەکانمان هاوکارمان بوونەوە و بە دەنگمانەوە هاتوونە و خۆیان زیاتر ئەمڕۆ سەردانی
باخچەیەکی گەورەم کرد لاتر لە هزار نەمامەندیان ناشتووە بەڕاستی باخچەیەکی نمونیە تەنها یەک کرێکارمانتیایەتی باخچەیەکە هەر هەمووی کراوەتە چیمەن و گوڵ و باخچە زۆر دڵخۆش بووم خۆیان خزمەتی ئەو هیناکەن بە بەردەوامی خەڵکی کوردی هاوکارمان بۆ بە تەکید ئەگەر خەڵکی کوردی هاوکارمان نەبێ پشتیوانمان نەبێ بەڕاستی ناتوانین ئێمە هیچ ئیش و کارێکمان بەڕێوە بچێت. مام قادر دەمێ پرسیارە لە جەنابەت بکەم کرێکارتانەیە ساڵانێکە بە گرێبەستە پێت وانە هاوکاریکردنی ئەو کرێکارانە ئەم کرێکارانە یان بەدایمیکردنی یاخود دابینکردنی موچەکانیان دەتوانن هەنگاوی گەورەتر بنن. بەتەکید وایە بەداخەوە بەبوونی قەیرانی دارێ و نەدانی موچەوە کرێکارەکانمان هەرچەندە پێشمەرگە ئاسا ئیشیان کردووە و خەریکی باخچە و سەوزایەکانن بەداخەوە موچەکانیان زۆر دواکەوتەوە هەروەها هیوامانەیە 8 ساڵە گرێبەستە تا ئێستا نەکراوە بە دائیمی ئەمە گرفتێکی گەورەیە بۆ لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بۆ ئەوەی کاری جدی بکەن ئەو کرێکارانە بکرێتە شێوەیەکی هەمیشەیی بۆ ئەوەی زیاتر خزمەتی شارەکان بکەن نەک تەنها شاری کردی سەرجەم شار و شارۆچکەکان کێشە و گیر و گرفتانیان هەیە و ئێمە چەندین پرۆژەی تریشمان ڕاگیراوە بۆیە داوا ئەەکەم دەست درێژکەن بۆ شاری کفری ئەو پرۆژانە بخرێتە خزمەتی هاوڵاتیانی شاری کردەوە. بمێنەوە لەگەڵ دەمێت لەگەڵ کاگڕەشید کاگڕەشی جەنابەت وەکو بەڕێوەبەری دارستانی کفری کاگڕەشی جەنابەت هەم لێپسراوی بەشی دارستانی کفری تا چەند توانویتانە ئێوە هاوکاری شارەوانی بن لە دابینکردنی نەمام چونکە کوور دەڵێ ماکی سەرکەوتن لەوایە خاڵەکان کۆ بکرێتەوە هەنگاوەکان کۆ بکرێتەوە ئێوە تا چەند هاوکاری شارەوانی بتانە. زۆر سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ شارەوانی کفری کە خزمەتێکی باشی شاریان کردا لە هەموو ڕوویەکەوە بە تایبەتی لە ڕووی زیادکردنی ڕێژەی سەوزای و زیادکردنی ژمارەی باخچەکان لە ناو سنووری شارەوانی کفریە ئێمە کودەرسان و پاوانی گەرمیان بە بەردەوامی هاوکار و هەماهەنگی هەموو دەستگا حکوومەتەکانی بەدایبەتی شارەوانی کفری پێم بڵێ کە سەرەتای دامەزراندنی دارستان و پاوانی گەرمیانەوە لە 2002 تا و پێستاکە زیاد لە 9 ملیۆن نەمام لە نەماوەکانی سەربەدارستان و پاوانی گەرمیان خشراوە بە هەموو دامەدەستگا حکوومەتەکانی گەرمیان. پشکی دیارە ئەم دەمودەستگانە پشکی شێر بەر شارەوانی کەوتۆ توانین بڵێن لە 180 بۆ 185 بەر شارەوانی گەرمیان کەوتە لەنا شارەوانی گەرمیان شارەوانی کفری گەڕبۆڵێکی بەرچاوی هەیە لە زیادکردنی ڕێژەی سەوزای و ناسنی ژمارەی نەمامە هەتاوکو پێمان بکرێەوە تاوکو لەسەر ئەم سیستەمە و ئەم ڕێکارە یاساوی ئیداریانە بۆ توانین کار بکەین ئێمە وەکو پێشووتەش باشتر ئەتوانین هاوکار و هەماهەنگی لەگەڵ شارەوانی کفری لەگەڵ هەموو دامەزراکانی زۆر سپاس دەگەڕێمەوە سودەی گەلی کوردستانەوە کۆی زانیارەکان و سپاس بۆ مام قادر سپاس بۆ کاگڕەشید کۆی زانیارەکانی کفری بوو بەڵێ سپاس بۆ هاوکارمان حەیدەر ئەحمەد و میوانەکانت کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵمان نابووین ئەمجا دەچینە هەولێر بۆ لای هاوکارمان سەرباز ڕۆژ باش دوایترین زانیاریەکان چین لە هەولێری پایتەختەوە بابەتی بە تایبەتی لەسەر بابەتی دابەشکردنی موچە چ زانیاریەکی نوێ هەیە؟ ڕێبین سڵاو لە تۆ لە سەرجەم بینەرانی گەلی کوردستان تاوەکو ئێستا هیچ زانیاریەک لەسەر دابەشکردنی موچە لە هەرێمی کوردستان بڵاو نەکرێتەوە لەلایەن وەزارەتی داراییەوە بەڵام ئەوەی کە زانیارانی کە لە سنووری شاری هەولێر هەن سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە بڕیار بوو ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆبنەوەی ژمارەنەوەی خولی پاییزە بەڕێوە بوات بەڵام دوێنێ ئێوارە لەلایەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەوە ئاگاداریەکیان بڵاو کردەوە کە دانیشتنەکەی ئەمڕۆ دواخراوە بۆ کاتێکی نادیار کە بڕیار بوو دانیشتنەکە لە کاتژمێر 11 ئەمڕۆ بەڕێوە بچێتەوە دوو تەوەر لە خۆ بگرێت یەکەمیان تەوەری یەکەمی کۆبوونەوەکەی پەرلەمان بریتی بوو لە خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسای پاراستنی تۆڕەکانی ئاو و بنووسەکانی ئاو ئاوڕەکانی هەرێمی کوردستان و تەوەری دووەمی کۆبوونەوەکە بڕیار بوو خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای هەناردەکردن و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بکرێت کە بەڵام لەلایەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەوە کۆبوونەوەکەی ئەمڕۆی خۆی دواخستووە بۆ کاتێکی نادیار جگەلەوە سعات 4 ئێوارە کتێبخانەی مەموزین بڕیارە کۆڕێک بۆ بڵاوکردنەوە واژووکردنی کتێبی ڕازی حرفەکانی سالار کۆشار بەڕێوە بات کە
کتێبە شاعریەکی شاعری ناسرا و سالار کۆشارە کە بڕیار ئەمڕۆ بۆ خوێنەرانی بڵاو بکاتەوە لەبارەی ڕەوشی کەشوهەوای شاری هەولێر. ڕۆژی کەشوهای شاری هەولێر ئەمڕۆ تا ڕادەیەک کەشوهای شاری هەولێر ناجێگیرەوە وەک لە وێنەکانی جارە ڕەشەبا لە دوێنێ شەوە دەستی پێ کردووە تا ڕادەیەک کەشوها ناجێگیرەوە بەرزترین پلەی گەرما پێشنێزکرا و سی پلەی سیلیزیا و نزمترین پلەی گەرماش 19 پلەی سیلیزیا. ڕێبین دەمەوێت باز لە تەوەرێکی دیکە بکەم کە خۆی دەبینێتەوە لە دابەژنەکردنی موچە و کاریگەریەکانی دابەژنەکردنی موچە و قەیرانی دارایی کە ئێستا لە شاری هەولێر تا ڕادەیەک ئەگەر سەیری بازاڕەکان بکەین ینی جوولەی بازاڕەکان تا بەڕادەیەکی زۆر ینی سستی پێوە دیارەوە سستێکی زۆر بە بازاڕەکانی شاری هەولێرەوە دیارە. ئەوەش بۆتە کێشە بۆ ئەو دوکانانەی با بڵێن کە خاوەن دوکانانەی کە کرێچین با بڵێن کرێچین لە دوکانەکان بۆ ئەوان بۆتە کێشە لەگەڵ خاوەن موکان کە بە شێوەیەک بازاڕیان نزم بۆتەوە کە ناتوانن تەنانەت کرێی دوکانەکانیشیان بدەن کە لە زۆر شوێن و جێگە ڕۆژانە گوێبیستی کێشە با بڵێن جێویستی ئەو هەواڵان دەبین کە کێشە لە نێوان خاوەن مڵک و ئەو کرێچەکان ڕۆژانە سەر هەڵدەدات بەوەی ئەوەی کە توانای ینی پێدانی کرێی دوکانەکانیشیان نییە. لەبارەی پرسیارەکەی جەنابیشت دابەشکردنی موچەتاوەکو ئێستا وەزارەتی دارایی هیچ ڕاگەندڵاوێکی بڵاو نەکردوێتەوە لەبارەی دابەشکردنی موسا. بەڵێ ڕەبین ئەگەر پرسیارێک هەبێ. سەرباز دوێنێ وەفدێکی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ مستەفا کازمی کۆبوونەتەوە دوێنێ شەو. مستەفا کازمی گوتوێتی کە بەم نزیکانە 320 ملیارەکەی حکوومەتی هەرێمی کوردستان دەنێرین. زانیاریت نییە لە وەزارەتی دارایی لە شوێنکی دیکە کەی ئەم بودجێ دەگات و کەی دەست دەکرێت بە دابەشکردن. ئەمە یەک دوو هیچ زانیارێکت وەرگرتووە لەسەرەوەی کە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆ دانیشتنەکەی ئەمڕۆی دواخستووە؟ لەبارەی پرسیاری یەکەمت ڕێبین ینی هەوڵ هەیە لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی سەرۆکی حزبەکان لەسەر ئاستی کەسایەتیەکان کە پەیوەندی بە سەرۆکوەزیرانی عێراقەوە دەکرێت ڕۆژانە بەوەی کە هەوڵ بدەن لە ڕێگای پەیوەندیەکانی تاک لەسەر ئاستی تاک جگەلەوەی کە حکوومەت چەند جارێک داوای کردووە بەڵام وەک خۆت ئاماژەت پێکرد کە دوێنێش وەفدێکی کۆمەڵی ئیسلامی سەردانی بەغدای کردووە لەگەڵ لەپسراوانی باڵای حکوومەتی ناوەندی هەر لە سەرۆک کۆمار سەرۆک وەزیران چەند کەسایەتی دیکە کۆبوونەوەیان کردووە بە هەمان شێوە لەسەر ئاستی سەرۆکی حزبەکانی دیکە و کەسایەتەکانیش بە هەمان شێوە پەیوەندی بە سەرۆک وەزیرانەوە کراوەی کە ئێمە گوێبیستی دەبین بۆی کە موچەی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان شایستەدارایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەوانە بکرێت. بەڵام خۆی بەغداش کێشەی هەیە وەکەم لای هەمووان ئاشکرایەوە تازە بە تازە دەست بە دابەشکردنی موچەی فەرمانبەرانی خۆی دەکاتوە لە ڕاگەیەندراوێکی نووسنگەی ڕۆژنامەوانی سەرۆک وەزیرانیشدا بڵاو کردوتە کە بە نزیکانە موچەی فەرمانبەرانی هەرێم دەنێت. بەڵام تاوەکو ئێستا دیار نییە ئاخۆکەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەگات. بەڵام ئەو سەرچاوە زانیاریان هەن کە لە هەفتەی داهاتووە سەرەتای هەفتەی داهاتووە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەگات لەلایەن بەغداوە. جگەلەوە لەبارەی دواخستنی دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان تەنها دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەمەی بڵاو کردوتەوە کە دانیشتنی ژمارەنەوەی خولی پاییزەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان دواخراوە داوا لە پەرلەمانتاران دەکات کە لەبارەی دانیشتەکەی ئەمڕۆوە سەردانی پەرلەمانی کوردستان دەکەن و دانیشتەکەیان بۆ کاتێکی دیکە دواخستووە و هیچ مۆبەڕێکیان نەخستۆتە ڕوو. بەڵێ ڕێبین. سپاس باو کارمان سەرباز کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێری پایتەختەوە لەگەڵمان نبووی. دەچینە ڕانیا. لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک گرفتی تەندروستی گەورە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین و بە تایبەتی شاری ڕانیا هەبوون. بەڕێوەبەری تەندروستی دەستی لە کار کێشایەوە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا بەڕێوەبەرێکی نوێ دانراوە. گرفتەکانی تەندروستی ڕاپەڕین زیاتر لە نەخۆشخانەی فریاکەوتنە لە بوونی پزیشکی پێویست ماگرتنی پزیشکەکان هەروها لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە 25 مانگەوە 25 مانگی ئەیلول مانگی نۆل مانگی ڕابردۆ تاوەکو ئێستا ئەو بە پێی ڕاگەیەنراوانی کا وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی دەکاتەوە لەسەر کۆرۆنا هیچ پشکنینێک لە سنووری ڕاپەڕین ئەنجام نەدراوە. ئەمە لە کاتێکدا دەڵێت حاڵی ڕاپەڕین حاڵێکی زۆر خراپی هەیە لە کۆرۆنادا. ئەگەر هەر
ئەو داتانەی کە دوێنێ وزارەتی تەندروستی بڵاوی کردبووە بیخەمە ڕوو توش بوو 793 توش بووە. پشکنینەکان لەسەر پارێزگا و ئیدارە سەربەخۆکان ئەنجام دراوە، بەڵام وەکو گوتم لە 25ەوە هیچ پشکنینێک لە راپەڕین ئەنجام نەدراوە. بەڵام حاڵەتێک هەیە هەمیشە لە مردنەکاندا راپەڕینی تایە. دوێنێ 30 حاڵەتی مردن لە هەرێمی کوردستان هەبووە کە 6 حاڵەتیان لە راپەڕین بووە. ئەم گفتوگۆ لەسەر ڕەوشی تەندروستی راپەڕین دەکەین. بەڕێوەبەری تەندروستی راپەڕینمان لەگەڵایە دکتۆر دیار بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمان نابێت. دکتۆر ڕۆژ باش، دەمەوێت سەرەتا بەوە دەست پێ بکەم بۆ ئەم حاڵەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا دەڵێن لە سنووری راپەڕین وەزەمان باش نییە لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا، بەڵام کەمترین پشکنین ئەنجام دەدرێت لە 25 نۆوە تاوەکو ئەو ڕاگەیەنراوەی کە دوێنێ وزارەتی تەندروستی بڵاوی کردەوە هیچ پشکنینێک ئەنجام نەدراوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزت، سپاس بۆ بینەرانی کەناڵی گەلی کوردستان. ئەم کاتتان باش. ئێمە من وەکو جەنابتان ئیشارەتت پێدا من چەند ڕۆژێکە دەست بەکار بووم لەم سنوورەیە. ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونمەوە ئەوەی کە جەنابت باس کرد ماوەیەک بۆ پشکنین لەم سنوورە وەستا بوو و بەهۆی ئەم دۆخەی ڤایرۆسی کۆڕۆناش و تەشەنەکردنی و بەرکەوتنی هاوڵاتیان لە سنوورەکە داواکاریەکی زۆر هەبوو بۆی ئێمە دەست بکەینەوە بە پشکنین. هەر دوێنێ نمونە وەرگیراوە، ئێمە دەستمان پێکردوێتەوە ئێستا لە حاڵی حاضر. ڕاستە دوێنێ لە نەتائیجی وەزارەتی تەندروستی پشکنینی بە سنووری داری راپەڕین تێدا نەبوو، بەڵام هەرکەمێک بەر لە ئێستا قسەمان کرد لەگەڵ مختبەری مرکزی کە نمونونەکان بە حکمی ئەوەی کە پرۆسسەکە چەند کاتێکی دەوێت بۆ ئەوەی بتوانین نەتائیجەکانمان بدەنێ. ئێستا ئەمڕۆ دەتوانین کە تەواو ببێت نەتائیجەکان ئەعلام بکەین و ئەو ڕێژانی کە دێتە بەردەستمان ئێمە بەپێی ئەو پسپۆرانەی ئەو پزیشکە پسپۆرانەی کە سەرپەرشتی سنتەرەکانی کۆڕۆنا و ئەو نەخۆشانە دەبین کە گومانی کۆڕۆنایان هەیە ئێمە تاقیکردنەوەیان بۆ ئەنجام دەدەین. هەر ئەمڕۆ کۆمەڵێک نزیکەی 70 بۆ 75 نمونە تا ئێستا وەرگیرا و پشکنینی بۆ کراوە، کۆمەڵێک نمونە وەرگیراوە، بەڵام پشکینەکان بۆ نزیکی 75 دانە کراوە تا ئێستا و لە هەوڵیش داین زیاتری بکەین. بەڵام بە حکمی ئەوەی کە من لەگەڵ دەست بەکاربوونشم و قسەم کرد لەگەڵیان ئامێرەکەیان کاتێکی دەوێت هەتاوەکو چەند نمونەیەک دەربکات و نەتائیجمان بداتەیە. ڕاستە سنووری ئیداری راپەڕین بەرکەوتنی زۆرە وەکو جەنابش باس کرد ڕێژەی مردنیشی تێدا هەیە، بەڵام پێر من سەردانی سنتەری کۆڕۆنام کرد لە ڕانیە تەواوی نەخۆشەکانم بەسەر کردەوە. ئەوەی کە داواکاری هاوڵاتیان بوو، ئەوەی کە پزیشکە پسپۆڕەکان بۆ نەخۆشەکانیان نووسی بوو، هەموو پێداویستەکانیان لە بەردەم هەبوو و بە تایبەتیش کە لە کاتی ئێستادا فەقەڕەی ڕئیسی کە زۆر پێویستە دابینکردنی ئۆکسزیینە، ئێمە ئۆکسزیینی تاوامان بۆ دابین کردوون و ئەو پێدەوێ و کارمەند و پزیشک لە سنتەری کۆڕۆنا هەن و ئەوەی جەنابشت کە باست کرد بە نسبەت فریاکەوتن لە دوێنێەوە ئێمە بە تەواوی 24 سعاتی فریاکەوتنی ڕانیە دەستی بەکار کردوێتەوە. پزیشکەکان لەوێ ئامادەبوونیان هەیە، کارمەندەکان ئامادەبوونیان هەیە. ئێمە لە خزمەتی هاوڵاتیانی سنووری ئیداری راپەڕین دەبین بۆ ئەوەی کە بتوانین لە هەر کاتێک پێویستیان بە ناوەندە تەندروستەکان هەبێ خزمەتگوزارەکانیان پێشکەش بکەین و لە هەمان کاتیش دەتوانم بڵێم لە سنووری هەردوو قەزایەکە لە کاتی ئێستادا هەم فریاکەوتنەکان دەتوانن بە 24 سعاتی هاوڵاتیان ببین و خزمەتگوزارەکانیان پێشکەش بکەن. ئەوەی من دەمەوێت بڵێم بۆ هاوڵاتیانی سنوورەکەم بە شانازیە و ئێمە خزمەتیان دەکەین ئەوەی لە توانامان بێ دەکەین، بەڵام فریاکەوتنەکانمان ئامادە کردوێت تەنها بۆ ئەوەی کە ئێمە بتوانین حاڵەتە زۆر خەتەرەکان و حاڵەتانی کە زۆر پێویستن و حاڵەتانی کە فعلەن حاڵەتی تەواڕیئن ئێمە لەوێ خزمەتیان بکەین، وا بکرێت خزمەتێکی باش پێویست بەو حاڵەتانە بکەین کە حاڵەتی تاڕیئی تەواون. چونکە بەڕاستی ئێمە لە بەرنی تێک هەڵاوبوونێک هەیە من داوا لە هاوڵاتیان دەکەم زووترین دیارە وێنەکانمان بڕان لاگەڵ ڕانیە هەر کاتێک کە وێنە گەڕایەوە دەگەڕێنەوە لای دکتۆر دیار پرسیاری زیاتر لەسەر ڕۆژی تەندروستی لە ڕانیا و لە ناوچەکە دەکەین بە تایبەتی کە نەخۆشخانەی نەخۆشیە گوازراوەکانی راپەڕین دروست کراوە. تاوەکو وێنەکانی دکتۆر دیار دەگەڕێتەوە دەچینە کۆیە، لە کۆیە باس لە بەڵێ هاوکاران دەڵێن وێنەکانی دکتۆر دیار گەڕاوەتەوە. دکتۆر ببوورە لە بابەتی کردنەوەی
نەخۆشخانەی نەخۆشیە گوازراوەکان کە لەسەر ئەرکی خێرخوازان ئەو نەخۆشخانەیە دروست کراوە کەی بە تەمام بە فەرمیە و نەخۆشخانەیە بکەنەوە پێداویستەکانی بۆ دابین بکرێت وەرحاڵەتی کردنەوەی ئەو نەخۆشخانەیە سنتەری کۆرۆنا لە ڕانیە و قەڵازەیە هەموو نەخۆشەکان دەگوێزرێتەوە بۆ ئەو سنتەرانە دادەخرێن؟ بەدڵنیاییەوە ئێمە ئەو سنتەرانەش دەتوانین لە هەمان کاتدا سوودیان لێوە بگیرێت بەڵام سوود وەرگرتنەکە ئەوەی کە جەنابەت باس کرد ئەوەی خێرخوازەکە ئێستا لە حاڵەتی ئێستادا هەموو ئەوەکانی ئەو ژوور و پێداویستەکانی کە لە لەسەر شانی ئەوان بووە تەواویان کردووە و یشەکانیان جێبەجێ کردووە تەنها ئەوەی ماوە ئێمە داوامان کردو لە وەزارەتی تەندروستی و کەشفێکمان بۆیان ناردووە لەسەر پێویستەکانمان لەسەر احتیاجەکانمان کە ئەمەش مەبلەغێک بوو و ئێستا لە ئامادەکاریدان بۆ ئەوی بەزووترین کات پەسەند بکرێت لە ئەنجومەنی وەزیرانەوە چکە بەڕاستی مەبلەغێکی زۆری پێویست دەبێت بۆ ئەوی هەموو پێداویستەکانی ناو ئەو سنتەرە دابین بکرێت بۆیە ئێمە لە ڕێی ئەم کەناڵە بەڕێزشەوە داوا دەکەین کە ئەم لە وەزارەتی تەندروستی هەم لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەزووترین کات هاوکارمان بن بۆ ئەوی بتوانین ئەو مەبلەغە بگا بەردەستمان و بتوانین ئێمەش لە سنوورەکە ئەم سنتەرە بەزووترین کات بخینە بەردەمی بخینە خزمەتی هاوڵاتیان و بەپێی ئەو نەخۆشیانە و بەپێی ئەو کەیسانی کە سەردامان دەکەن بتوانین خزمەت و چارەسەریان پێشکەش بکەین و ئەوەی دەتوانم بڵێم لە زووترین کات دەتوانین بیکەینەوە. دکتۆر بێگومان ینی ئەوەی کە من پرسیارم کرد بێت لە هاوڵاتیانی ڕانیە و لە هاوکارانم لە ڕانیە لەم ماوەی ڕابردووە لەگەڵ دەست بەکاربوونی بەڕێستان هەنگاوێکی گەودەندراوە بۆ باشکردنی ڕەوشی تەندروستی ڕانیە بێگومان پێزانین بۆ ئەو کەشەیە وەکوەی کەم پرسیارانش لێ دەکەین و بۆ چارەسەرکردنی گرفتەکان. بابەتێکی دیکە کە بمێ باسی بکە مانگرتنی پزیشکەکانتانە هیچ گرفتێکی بۆ دروست نەکردوون ئەو پزیشکانەوە ئەو پلانتان چییە بۆ چارەسەرکردنی گرفتەکانی بە شێوەیەکی گشتی ناوڕانیە و ئیدارەی ڕاپەڕین؟ بەڵێ بەتاکید ئەو مانگرتنی ئەم پزیشکانە کاریگەری زۆر خراپی دەبێت لەسەر خزمەت گوزاری تەندروستەکان بۆ هاوڵاتیان بەڵام بەڕاستی ئەوەی دەمەوێت بڵێم تەنها لە ئیدارەی ڕاپەڕین نییە تەنها لە نەخۆشخانەی ڕانیە و قەڵات زێ نییە لە سنووری لە پارێزگاکانی تریش هەمان زروف و هەمان وەزع هەیە بەڵام ئێمە بە هەوڵێکی نیشتیمان پەروەرانە قسەمان لەگەڵ کردوون بە برادرانە قسەمان لەگەڵ کردوون و لە ڕوای یاسایەکەش قسەمان لەگەڵ کردوون کە ئێوە کارمەندی حکوومەتی هەرێمی کوردستانن ئێوە پزیشکن ئێوە بەرپرسن لە خزمەت گوزاری تەندروستەکان ئێوە بەرپرسن لەو هاوڵاتیانی کە سەردانی سنتەرەکان دەکەن لە کاتێکدا کە ئێوە قائیمە و جەدوەلی دەوامتان هەیە لەو کاتێک کە جەنابەت هەر دکتۆرێکی بەڕێز دەوامی هەبی لە نەخۆشخانەیەک لە فریاکەوتنێک کە هاوڵاتیان سەردانیان دەکەن ئەم دکتۆرە بەڕێزە لە ڕووی یاساییەوە بەرپرس دەبێت بۆی خزمەت بگەێنێتە هاوڵاتیان بۆی لەو کاتە وجود و ئامادەبوونی خۆی هەبێ بۆی خزمەت بگەێنێت بەڕاستی من ئەوەی دەمەوێت بیڵێم لەم سنوورە ئەگەر ئێمە بتوانین هەموو لامان بەیەکەوە هاوکار بین و پشتیوان بین ڕێژەیەکی پزیشکی زۆر باش و زۆر بەتوانایی هەیە و توانای عەلمیەکە توانایەکی زۆر باشە و بەڵام بەداخەوە بنیەکی تەحتی زۆر باش بەم شێوەیە نییە بۆی ئێمە بتوانین سنتەر و ناوەندی زۆر باش و زۆر فراوانمان هەبێت کە ئێمە خزمەتی زیاتری هاوڵاتیان بکەین بەڵام ئەوەی پێویستە ئێستا باسی بکەین ئەم پزیشکانە لە کاتی ئێستادا بەو شێوەی کە پێشتر بۆم باسکردی هەوڵمان داوە کەڤەری تەواوی بکەین و خزمەتی هاوڵاتیان بکەین 24 سعات لە فریاکەوتنی ڕانیە خزمەت بە هاوڵاتیان بکەین کە پرسیارەکە تایبەت بوو بە نەخۆشخانەی ڕانیە. دکتۆر باسم لە پلانەکانی داهاتووی ئێوە کرد بە تایبەتی ئێوە سنوورێکی گەورە و فراوانتان هەیە 2 قەزا 11 ناحیە و نزیکەی 100 گونگ 450,000 ژمارەی دانیشتوانی ئیدارەی ڕاپەڕی نزیکەی 450,000 کەس دەبێت پلانتان بۆ خزمەت گوزاری تەندروستیەکانی ئەو ناوچەیە کە بە تایبەتی لە ماوەی ڕابردووە لە دەرکەوتنی کۆرۆناوە گلەیەکی زۆر لە تەندروستی ئیدارەی ڕاپەڕین دەکرا. بەڵێ پلانی ئێمە خزمەتکردنە بە شێوەیەکی بەردەوام خزمەتەکەشمان لە ناوەندەکانی فریاکەوتنەوە دەست پێ دەکات کە بە شێوەیەکی 24 کاتژمێری دەوام بکرێت و خزمەتیان بکرێت و ئەو دەرمان و پێداویستی پزیشکیانەی کە لە بەردەستمان هەبێت ئەوەی لە کاتی فریاکەوتن لە کاتێکدا کە نەخۆش سەردانی فریاکەوتن دەکات پێویست بێت و بۆ ڕزگارکردنی بۆ گەڕانەوەی بۆ ژیان یانە حاڵەتی خەتەری کە لەسەر بێت ئێمە بتوانین لەو حاڵەتە هەموو دەرمان و پێداویستی پزیشکەکانی بۆ دابین بکەین ئەوە جێبەجێ دەکرێت بەنسبەت مەڵبەندە تەندروستەکان بنکە تەندروستەکان ئێمە
هەماهنگ دەبین لەگەڵیان بۆ ئەوەی لە ڕێگەی ئەو پزیشک و ئەو کارمەندانی کە لەوێنە ئەو خزمەتگوزاریانی کە هەیە پێشکەشیان بکەین و لە هەمان کاتدا پەرە بە خزمەتگوزارەکانمان زیاترمان بدەین لە بواری ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و لە هەوڵداین بە زووترین کات ئەم نەخۆشخانەیە کە وەکو خێرخوازی دروست کراوە بیکەینەوە بیخینە بە خزمەتی هاوڵاتیان و لە هەمان کات لە پلانمان دەبێت ئێمە کە پلانی خۆپارێزی پتە بکەین و گەشەی زیاتری پێ بدەین بە هەماهەنگی هەم ڕێکخراوەکان و بە هەماهەنگی ئەو سەرچاوانی کە لێرە پاڵپشتیمان دەکەن بۆی بتوانین بە هەمومان و لە ڕێگەی فەرمانگە حکومیەکانیشەوە بە هەمان کات دەمانەوێت بە زووترین کات کۆبوونەوە داوا بکەین کۆبوونەوەی ژووری ئۆپەراسیۆن بکەین لەم سنوورە بۆ ئەوەی بە هەمومان چونکە بەڕاستی ئێمە وەکو وەزارەت تەندروستی وەکو بەڕێوەبەرێتی تەندروستی ڕاپەڕین ئەو ڕێنمایانی کە دێتە بەردەستمان ئێمە بڵاویان دەکەینەوە دەگاتە بەردەمی هاوڵاتیان بەڵام لە هەمان کاتیش ئێمە پێویستمان بە پاڵپشتی و پشتیوانی فەرمانکانی تر هەیە و ئەو فەرمانگانی کە بەرپرس دەبن بۆ ئەوەی کە لە ڕووی لێپێچینەوە و لە ڕووی جێبەجێکردنەوە زۆر شوێن هەیە زۆر شت هەیە کە پێویستە هاوکار و پشتیوانی ئێمە بن. دکتۆر هەل لە بابەتی ڕووبوونەوەی کۆرۆنا چ پلانێکتان هەیە بۆ ئەوەی کە ئەو بابەتە کۆنتترۆل بکەن وە گوتم ینی حاڵەتی پشکنینەکانەوە گوتت دەست پێ دەکاتەوە بەڵام حاڵەتی مردنیش لە ڕانیا زۆرە بە ڕێنماییتان بۆ هاوڵاتیان چێوە لە هەمان کاتیشدا لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان هاوکارتانن لە دابیکردنی بودجە و پێداویستی؟ بەڵێ ئێمە تێستەکانمان دەست پێ کردوتەوە لە دوێنەوە دەستمان پێ کردوتەوە بەنسبەت ئەو حاڵەتانەی کە لەم چەند ڕۆژە کۆچی دوایان کردووە بەداخەوە بەهۆی ئەم ڤایرۆسی کۆڕۆناوە تەواوی ڕوونکردنەوەمان داوە تەواوی ئەو نەخۆشانەی کە زۆربیان بە تەمەن بوون زۆربیان نەخۆشی تری درێژخایەنیان هەبووە بەڵام هەتا لە داخلبوونیانەوە هەتا و کۆچی دواییشان کردووە ئێمە لە ڕێگەی پزیشک و کارمەندەکانمانەوە هەموو خزمەتێکمان کردووە هەموو خزمەتێکمان پێیان گەیاندووە و لە ڕێگەی بۆ دانانی بودجەش بەڕاستی ئێمە ئێستا لە کاتی ئێستادا بۆ ئەوی بتوانین خزمەتێکی باش پێشکەش بکەین پێویستمان بە بودجەیەکی زیاتر هەیە کە چاوەڕوان دەکرێت و ئەوەی کە بەدەست ئێمە گەیشتووە لە ئەنجومەنی وەزیرانەوە پەسەند کراوە کە چەند سێ ملیار پەسەند کراوە بۆ ئەوی لە هەڵمەتی داهاتووی کۆڕۆنا بودجەی ئیداری ڕاپەڕینی شتێدا دیاری بکرێت بۆی ئێمەش ئەم بودجەیە لەبەردەستمان بێت و دەستکراوەتر دەبین بۆ خزمەتکردنی زیاتر و لە هەمان کاتیش پلانی هۆشیاری تەندروستی پاڵپشت دەبێت بۆ پلانی چارەسەریمان چونکە هەردووچیان بێکەوە بەستراون چونکە ئەگەر ئێمە پلانێکی خۆپارێزی تەواو فراهم نەکەین و بەرپای نەکەین و هاوڵاتیان لەگەڵمان پشتیوان نەبن و پابند نەبن ئێمە هەرچەندە پلانە چارەسەرێکی دابنین و نەخۆشخانە و بنکە و مەڵبەندی زیاتر بکەینەوە زیاتر بخینە بەردەمی هاوڵاتیان بۆ خزمەتگوزاری تەندروستەکان هەرچەندی بکەینەوە تەواو نابێت بۆیە فقرەی ڕئیسی و سەرچاوی ڕئیسی هاوڵاتیە کە دەبێتە هۆی گواستنەوەی ڤایرۆسە بۆیە داوایان لێ دەکەین کە خۆیان پارێزن و کە سوکاریان پارێزن و بتوانین بە هەموو لایەکمان ئەم دۆخە ناخۆشە تێپەڕین. دکتۆر دیاری ئیبراهیم بەڕێوەبەری تەندروستی ڕاپەڕین سپاس دەکەین کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمان نەبووی. هەل لەسەر بابەتی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئێستا دیسان شەپۆلێکی دیکە هەیە یاخود بڵێن ژمارەکان زۆرتر بوون لە ژمارەی توشبوانی کۆرۆنا و ژمارەی مردن زۆر بووە لە هەرێمی کوردستان و ڕێکخراوی WHO بە فەرمی ڕایگەیان کە ئەگەر بەم شێوەیە ڕێکارەکانی خۆپارێزی بەردەوام نەبێت و ئەو مەراسیم و بابەتە کۆمەڵایەتیانی و مەراسیمە ئاینیەکان لە عێراقدا بەردەوام بن ئەوە گرفتێکی گەورەی تەندروستی لە عێراق و لە هەرێمی کوردستانیش ڕوبەڕووی هاوڵاتیان دەبێتەوە. هەر بۆ هەمامە بەس دەچینە کۆیە بۆ لای هاوکارمان کاروان نازم لە خۆشخانەی گشتی کۆیەوە لەگەڵمان دەبێت. کاروان بەیانیت باش زانیاریەکانمان پێ بدەیت لەسەر ڕەوشی کۆیە لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا حاڵەتەکانی توشبوون و حاڵەتەکانی مردن و چ ڕێکارێک گیراوەتە بەر لە لایەنی تەندروستی و هاوڵاتیانیش تا چەند پابەندی ڕێنمایەکانن. بەڵە ڕێبین سلااو لێوە سلااو لە بینەرانی گەلی کوردستان هەروەکو ئەوەی ئاماژەت پێکرد لە تەواوی دنیا ڕێکخراوە نێودەوڵەتیەکان وڵاتانی زەلهێز گەیشتونە تا ئەو ڕاستی کە تەنها بەستنی ماسک دەتوانێت پارێزگاری لە ژیانی تۆ بکات و بتێڵێتەوە بە زیندوێتی. من ئەگەر بموێ باسی سنووری قەزای کۆیە بکەم بەرپرسانی تەندروستی ماوەی چەند ڕۆژێک لەمە پێشەوە هۆشیاری ئەوەیان بڵاو کردەوە کە ڤایرۆسی کۆڕۆنا لە مەترسیدایەوە لە هەڵکشاندایە
لە ئێستا لە نێو هاوڵاتیان تاکپارێزی دەکرێت بەڵام بە شێوی چڕوپڕینە بە شێوەی هەر کەسێک ئەگە بێت و تە بازار ڕۆماسێک بخۆی دەبەسێ بەڵام ئەو قەنەعەتی لا دروست نەبووەوە تا ئێستا کە ڤایرۆسی کۆڕۆنا ڤایرۆسێکی کوشندەیە کە دەبێتە هۆی مردن و گیانە دەستدانی. ئێمە لە بەشی کۆنتڕۆلکردنی نەخۆشیە گوازراوەکانین لە سەر بە تەندروستی کۆیە دەمانەوێت کاک ئارام کەریم وەربگرین لە پرساوی هۆبەکەیە. کاک ئارام زۆر سپاس بۆم دەرفەتە ئەگەر بیتی ئێرەوە زۆر سپاس بۆیەوە ئەم کاتتان باش زۆر سپاس. دەمانەوێت باس لە سنووری قەزای کۆیە بکەین. ئایا لە ئێستا ڤایرۆسی کۆڕۆنا لە چ ئاستێکدایەوە هاوڵاتیان تا چەند پابەندی ڕێنماییە تەندروستیەکانن؟ زۆر سپاس بەخێر بێن. سەبارەت بە ڤایرۆسی کۆڕۆنا لە کوێ لە هەڵکشاندایە ڕۆژ بە ڕۆژ مەترسیدارتر دەبێت. سەبەبەکەشی ئەوەیە خەڵک زۆر بەکەم پابەندە بە ڕێنماییەکانی تەندروستی. بۆ نمونە بەستنی ماسکێک احتیمالی هەیە بە ماوەکی یعنی زۆر باش بتپارێزی کە دوور خاتەوە و تووشی نەکا بۆ ڤایرۆسە. بەنسبەت پشکنینەکانی ئێمە تاکوی ئێستا 4312 پشکنین ئەنجام درراوە. لەو ژمارەیە 457 پۆزتیفمان هەیە بە سواب، 102مان هەیە بە تیشی سیتیسکان کە کۆی گشتی دەکاتە 559. ژمارەی مردوان بەداخەوە لە هەڵکشاندا ئەویش 27 کەسە تاکو ئێستا لە شاری کۆیەک لە سنتەری مادوو نەخۆشخانەکان کۆشی دایان کردووە، 5 لە هەولێر و 4 لە سلێمانی، واتە کۆی گشتی دەکاتە 36 کەس. ژمارەی چاکبوونەوە ڕێژەکی باشە، 349 کەسمان چاک بووەوە تاکو ئێستا. ژمارەی توشبوانی ستافی تەندروستی ئەوانەی کە بە ئەرکەکانی خۆیان هەڵدەچن ڕۆژانە و بەرکەوتیان هەیە لەگەڵ توشبوان و لەگەڵ خەڵکانێکی زۆر، 34 کەسمان توش بووە بە پزیشک و بە کارمەندی تەندروستی و بە ژمێریاری و بە کارجێڕیش و بە شوفێریش. بەداخەوە 3 مردوون سێ کارمەندی تەندروستیان گیانیان لەدەستداوە. سەبارەت بە پشکنینەکان ئێمە تەنها هەولێر ڕۆژانە 20 سامپڵمان لێ وەردەگرێت. 20 سامپڵەکەش بە 2 ڕۆژ جارێک 40 دانە دەنێرین. دوێنێ کە نەتیجەمان بهاتەوە لە 40 دانە 13 پۆزتیفی تێدایە، واتە دەکا 132 نیوی خەڵک هەیەی. کەمە ڕێژەکی زۆر یعنی پێشتر هەمان بوو، زیاترمان هەبوو، 18مان هەبوو، 19مان هەبووە لە 40 سامپڵ. بۆیە من داوا دەکەم لە یەکە ئیدارەکەی شاری کۆیە پەلە بە زووترین کات ئامێرێکی پشکنینی PCR دابێن بۆ شارەکە. زۆر جار داوامان کردووە لەلایەنی پەیوەندیدار حکومی، لایەنی حیزبی، بەڵام تاکو ئێستا وەکو پێویست وەڵایمان نەداینەوە. باشە کاگەڕێب، ئەو ڕێژەمردنی کە باس کرد 36 کەس مردووە تا ئێستا لە سنووری قەزای کۆیە، ئێوە هەوڵتان نەداوە لە ڕێگەی ڕاگەاندنی بەڕێوەبەری تەندروستی کۆ لایەن ئیدارەی کۆیەوە کە هەڵمەتێشی ڕاگەاندن دروست بکەن و کۆدەنگیەک دروست بکەن بۆی هاوڵاتیان خۆپارێزی و تاکپارێزی بکەن؟ بەڵێ برام، ئێمە زۆر جار هاوارمان کردووە، یەکە ئیدارەکان ئاگادارن، بەڕێوەبەری ئاسایشی ڕۆژهەڵات ئاگادارە، چەند جار نووسراومان کردووە کە دەبێت ڕێنمایە تەندروستیەکان تونند بکەن. بەڵام بەداخەوە تاکو ئێستا خەڵک پابەند نییە. بۆ نمونە دەچێت بۆ سەیران بەبێەوەی خۆی پارێز لە قەرەباڵغی بەبێەوەی ماسک ببەستێت، کە ڕۆژی شەمە دێتەوە ڕاکە بۆ نەخۆشخانەکان وەڵا کاکە نەخۆشکەوتن تووشی کۆڕۆنا بوو، سەیرانەکە مەکە خۆشت بپارێزە، یان خۆی لە شوێنی داخراو ناپارێزیت، یان دەچێتە فەرمانگەیەک ماسک نابەسە کە ئێستا بووتە فەرمانی وەزاری بۆ هەموو فەرمانگەکان دەبێت ماسک بەستن. دەچێتە شوێنی داخراو هۆڵی شایە، کافتریایە، چایخانەیە، مزگەوتەکانە، هیچ خۆپارێزیەک نییە. بۆیە ئێمە زۆر جار ئەو نووسراوانە دەکەین، هەتا دوێنێ بەڕێوەبەری گشتی گوتی هەموو هەفتەی جارێک ئەبدێتی بکەوە، دووبارێکەوە ئەو نووسراوان و دەرکەوە بینێرە بۆ قایمقامیەت، بۆی تۆزێک ئیجراعات تون بکەن، تۆزێک ڕێکارە تەندروستیەکان و خۆپارێزیەکان تون بکەن. باشە کاگەڕێب، ئەگەر باز لە بێم و سەر سامپڵەکان کە وەردەگیری لە هاوڵاتیان، ئەو کەسانە چیان سامپڵیان لێ وەردەگیری؟ ئایا هەست بە نیشانەکان دەکرێت یاخود کەسێکە لە بە شێوەی هەڕەمەکی دێ پشکنینی خۆی دەکات؟ هەموو جۆرەی تێدا هەیە، خەڵک دێ بە شێوەی هەڕەمەکی پشکنینەکان ئەنجام دەدا، هەشە بەرکەوتەی پۆزتیفە حاڵەتی توش بووە، دەبێت لە خۆی بگات بزانین ئەویش هەم هەڵگری ڤایرۆسە یان هیچ شتێکی نەگرتووە، هەشە نیشانەی هەیە. بەداخەوە ئەو جارەی شەپۆڵی ئەو جارەی ڤایرۆسەکە
زۆری بە نیشانەدارە مەترسیداریشە وەکەوەی پێشتر نیە پێشتر خەڵکانێکی زۆر هەڵگیری ڤایرۆس بوو نیست نیشانی پێوە دیارنەوە بەس ئێستا بە عەکسەوە زۆربەیان نیشانیان هەیە هۆکارەکەی چییە مەترسیدار ئەم جاریان ئایا وەرزی پاییزە و لەگەڵ ئەنفلۆنزاکانی تر تێکەڵا بووە بەڵێ ئەوە یەک لە هۆکارەکانە لەبەرەوەی ئێمە بەرەو کەش و هەوایەکی سار دەچین و زۆربەی وڵاتانی جیهانیش ئەو ئاگاداریان داوە کە لە مانگی 10 و 11 و 12 تەوژمێکی بەهێز دێ سەبەبەکەشیەوەی ڤایرۆسی ئەنفلۆنزای وەرزی یان H1N1 یان H5N1 دروست دەبێتەوە سەر هەڵدەداتەوە هۆکاری دومیش زیاترەوەی خۆ نەپارێزنی خەڵکە تا کەسێک دەتوانێت خۆی بپارێزی سەردانی شوێنی قەرەباڵغ نەکە سەردانی شوێنی داخراو نەکە بازارکردن و سەیرانکردن و ئەو شتانە تۆزە کەم بکاتەوە تاکو بپارێزرێ ئەگەرم هەر شوێنێک پلانیشی تایبەت بەخۆی هەیە ئێوە پلانتان چییە لە داهاتووە بۆ هاوڵاتیان و وەکو تەندروستی کۆیە دەتانەوێت چی بکەن ئایا تا چەند هاوکاری دەکرێن لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان لە دابینکردنی کەلوپەل و پێداویستی پزیشکی سەبارەت بە دابینکردنی کەلوپەل و پێداویستی پزیشکی زۆر باشە ینی پەکمان نەکەوتۆ تاکو ئێستا و بڕێکی باشیشمان خەزم کردو بۆ حاڵەتی مەترسیدار بۆ حاڵەتی تونتر بۆ زستان و ئەو کاتێک کە وەزعەکە زیاتر لە دەست دەدەچێت بەڕێبەراتی گشتی تەندروستی کۆیە پلانی تایبەتی خۆی هەیە بەنسبەت ئەو ئیشانە چکە هەر شوێنە و تایبەتمەندی خۆی هەیە زیاتر ئێمە کۆبوونەوەکانمان لەگەڵ بەڕێبەرایەتی لەگەڵ لێپرساوانی تەندروستیەوەیە کە بتوانین ڕێکارە تەندروستیەکان تۆم بکەین ئەو خەڵکانی کە زۆر پێویست نینە بۆ نمونە هەر بۆ خۆی نییە بڵێ وەڵا دەسم پشکنیەک دەکەم و بە ئەوە حەسەی خەڵکێکی پێویست دەخوا دەمەوێت دواوتت چی دەبێت ئەگەر بۆ هاوڵاتیان ئەگە بە کورتی بۆ ناسکەی داواکارم لە هاوڵاتیان چ لە شاری کۆیە و چ لە شارۆچکەکانی سەر بە کۆیە و چ لە دێهاتەکانیش چونکە ئێستا حاڵەتێکی مەترسیدارمان تێبینی کردە بەهۆی پۆزتیفەکانی کە بۆمان دێتەوە دێهاتەکان گوندەکانیش پۆزتیفی لێ دەرکەوتەوە بۆ نمونە هەتا دوێنێ 4 دانەمان لە کلێسەی بۆ هاتوتەوە لە مەلازیات هەمانە لە سات و قەڵا هەمانە لە ئیلنجاق هەمانە لە تۆبزاوە هەمانە لە زۆر لە دێهاتەکان پۆزتیفمان هەیە بۆیە داواکاری من ئەوەیە خەڵک خۆی بپارێزی خەڵک ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ بکە ژیان ئاسایی بۆتەوە بەڵام هەر بە مەترسیدارتر پێشتر تۆزێک ئاگاداری خۆی دەوێسا و ئاگاداریشی شکاندووە لە هیچ شتێک ناگەڕێتەوە بەڕاستی ئەوە مەترسیدارە بۆیە ئێمە داواکارین لە هاوڵاتیان خۆیان بپارێزن ڕجان لێ دەکەین تکان لێ دەکەین کە التیزامات بە ڕێنمای تەندروستیەکان بکەن گەلێک سپاس کاک ئارام کەریم لە پرساوی هۆبەی نەخۆشیە گوازراوەکەن بەڵێ ڕێبینەمە کۆی و باسانە بوو لە سنووری قەزای کۆی لەسەر تەشەنەسەندن و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ئەگەر شتێکتان نەما بێ من دەگەڕێمەوە لای ئێوە بە هیوای تەندروستیشی باش بە تەواوی کوردستانیان کاروان نازم پامنێرمان سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ سپاس بۆ میوانەکەشت لە نەخۆشخانەی گشتی کۆی لەگەمان بۆی نەمانی کات نەمانتوانین چینە لای ئەکاک ئازاد لە هەڵەبجا بەڵام ئەو ڕکلامەی کە کردوویەتی بۆ بەرهەمەکە حەزەکەم زۆرترین هاونیشتی ماوڵاتی سەردانی ئەو فستیڤاڵە بکەن بۆ ئەوەی کە ڕەواجێکی باش بدرێت نرخێکی باش بدرێت بە بەرهەمە خۆماڵیەکان ئەوەی کە لێ ڕکلامەکە بڵاوی کردەوە ڕۆژی پێنجشەممە واتە سبەینێ 8 فستیڤاڵێکی گەورەی بەرهەمە خۆماڵیەکان بە لەبەر چاوگرتنی دۆخی ئابووری هاوڵاتیان دەکرێتەوە فستیڤاڵەکە لە سەعات 9 سەر لە بەیانی دەبێت وەکووتمان لە ڕۆژی پێنجشەممە تاوەکو ئێوارەی ڕۆژی هەینی بەردەوام بێت کە دەرفەتێکی باشە و کاتە پشووە لە باخەکەی کاک ئازاد خۆیە بێ ناونیشانی باخەکەی لە ڕێگەی سەرەکی نێوان هەڵەبجە سلێمانی ئەبێت 1 کیلۆمەتر پێش ئەوەی کە بگەیتە ناحەی سیروان لەو ڕێگەی کاتێکە لە سلێمانیەوە دەچیت بۆ هەڵەبجە هیوادارم زۆرترین ناونیشتوانەیە سەردانی و پێشانگای و فستیڤاڵە بکەن بێگومان ئێمە لە گەشتەکانی هەواڵمان و لە بەرنامەی ئەمڕۆژ ڕووماڵێکی تایبەتمانە بێت و گرنگێکی تایبەت بە بنرخ پەیداکردن و بەرهەمە خۆماڵیەکانی کوشت و کاڵی و پاڵپشتی جوتیاران دەبین کە بۆ ئەوەی کە نرخ بدرێت بە بەرهەمەکانیان سپاس بۆی کە تاو کێسە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەنامێ ڕۆمان پێشکەشکردن تا بەرنامێکی دیکە هەر شاد و تەندروست بن و خواتان لەگەڵ